و هەرێمی کوردستان لە ستراتیژی نوێی ڕۆژاوادا تەوەری ئەم هەفتەی پرۆگرامی ستۆدیۆ 24 دەبێت بە بەشداری بەرهەم عەلی نووسەر و ڕۆژنامەنووس، دکتۆر سۆران بەرزنجی یاساناس، دکتۆر پەروێز ڕەحیم شارەزا لە پەیوەندیان نێودەوڵەتیەکان، مەسعود حەیدەر ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق. ئەم کاتتان باش. ساڵانێکی زۆرە حکوومەتی عێراق و دەوڵەتی عێراقیش بەدەست کۆمەڵێک کێشەی سیاسی و ئەمنی و ئابووری و مرۆیی و کۆمەڵایەتیەوە دەناڵێنێت. لە دیارترین ئەو کێشانە دەستێوەردانی دەرەکیە بە تایبەتی لەلایەن وڵاتانی دراوسێەوە، هەروەها لاوازی یاخود نەمانی سیادەی عێراق وەکو دەوڵەت. لە بەرامبەر ئەمەیە وڵاتانی وەک ئەمریکا و هەروەها وڵاتە جلێزەکانی ئەوروپا لەم ماوەیەدا دەستیان بە کۆمەڵێک جموزۆڵ و جموزۆڵی سیاسی و دیبلۆماسی کردووە، هەروەها هەوڵ و استراتیژی نوێیان هەیە بەوەی کە لە ژێر ناونیشانی ئەوەی کە گێڕانەوەی سیادە بۆ عێراق و ڕزگارکردن یاخود دەرهێنانی عێراق لە ژێر زەبری فشار و دەستێوەردانی وڵاتانی دراوسێ. بەڵام لەناو ئەم سەروبەندەیە چەند پرسیارێکی گرنگ سەرهەڵێن. یەکێک لەو پرسیارانە ئەوەیە کە ئایا ئەم هەوڵ و استراتیژە، ئایا ئەم ئەزیندا تازەیی کە ئەمریکا و وڵاتانی زلهێزی ئەوروپا و بە تایبەتیش فەڕەنسا لە عێراقدا هەیەتی، ئایا ئەگاتە جێ، ئایا عێراق زەمینەیەکی گونجاوە بۆ جێبەجێکردنی ئەو استراتیژە؟ پرسیارێکی گرنگتر ئەوەیە کە ئایا بەڕاستی ئەمە دوایین دەرفەتە بۆ هەستانەوەی عێراق؟ پرسیارێکتر ئەوەیە ئایا ئەزیندای ئەمریکا و فەڕەنسا یاخود ئەوروپا جیاوازە لەم معاملەیانە لەگەڵ عێراق؟ لە هەموو ئەوانش گرنگتر ئایا پێگە و ئایندەی هەرێمی کوردستان لە نێو ئەم استراتیژ و هەوڵە تازەیی، ئەم جموزوڵە تازەیی ئەمریکا و وڵاتانی زلهێزی ئەوروپا لە عێراقدا چییە؟ هەموو لایەکتان بەخێر بێن. ئێمە هەوڵێن لەم گفتوگۆیە وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی گرنگتریش بینەوە ئەگەر بتوانین و فریا بکەین. ئەگەر ئێوەش پێتان پەسەند بێ، من هەمیشە وەک باوەڵی نەریتی هەمیشەی ئەم بەرنامەیە گفتوگۆکەمانەکەینە دوو گەڕ. گەڕی یەکەمیان زیاتر باز لە با بڵێن ئەو ئەجیندا و استراتیژەی کە ئێستا ئەمریکا و فەڕەنسا لەم دووسێ مانگەیە لە عێراقا دەستیان پێ کردووە، ئایا کاریگەری چیە بێ و بە چەند بە ئەنجامەگا و ئایا دەرفەت و شانسی سەرکەوتنی هەیە، عێراق چەند نەخوازێ ئەم ئەجیندایە سەرکەوێ، ڕۆڵی دراوسیەکان چیە بێ لەم وەزعەیە. گەڕی دووهەمیش زیاتر ڕۆشناییمان لەسەر هەرێمی کوردستانێ بە ئایا کاریگەری هەرێمی کوردستان بۆ سەرگرتنی ئەو ئەجندایە چییە و کاریگەری ئەو ئەجندایە بەسەر هەرێمی کوردستانەوە چییە و ئەگەر سەر بگرێت چی بۆ هەرێمی کوردستان ئەمێنێتەوە و سەر نەگرێت چی ڕۆئەدات. من ئەچمە لای دکتۆر سۆران لەبەرەوەی ئەو پێشنیاری ئەو تەوەری کردبوو، بەڵام بەتەنیا بە بیرهێنانەوەیکی کورد، یانی ئەمریکا و ئەوروپا لە 2003 بە دواوە ئامادەی و کۆنتاکتی زۆر بەردەوامیان هەبووە لە عێراق، بە بەردەوامی با بڵێن سەردانی شاندی باڵا و سەرۆک و سەرۆک وەزیران هاتوونەتە عێراق و بە هەمان شێوە پێشبازیشیان لە سەرۆک کۆمار و سەرۆک وەزیرانی عێراق و وەزیر و شاندەکانی عێراق کردووە، کۆنتاکتی بازرگانی و پەیوەندی ئابووری و گرێبەست و زۆر شت هەبووە. ئەم پەیوەندیە بەردەوام بووە، یەکجار سست بووە و بەس هەبووە بەردەوام، بەڵام تا سێ چوار چەند مانگێکی یەکەمی سەردەمی بڵین دەست بەکاربوونی عادل عەبدولمەهدی ئەمە هەبوو، بە دروستی لە دەستپێکی خۆپیشاندانەکانەوە، خۆپیشاندانەکانی ساڵی 2019 بەغدا و هەروەها شارەکانی باشووری عێراق و ئەو خوێنڕشتنەی کە بینیمان لە شەقامەکانی عێراقا، ئەو هەزاران کوژرا و بریندارەی لە خۆپیشاندانەکە کەوتۆ لەلایەن قەناس بەدەستە نادیارەکان و هێزە ئەمنیەکان و میلیشیاکانەوە، خۆپیشاندەری زۆر کوژران. لەو ماوەیە زۆر نوێنەری نەتەوەی گرتووەکان ڕاپۆرتی زۆر مەترسیداری لەسەر با بڵێن ڕەوشی مافی مرۆڤ لە عێراق و پێشێکردنی مافی خۆپیشاندەران پێشکەش بە نەتەوەی گرتووەکان کرد و ئەمە تقریباً دابڕینێکی دروست کرد. بەڵام لە دوای دەست بەکاربوونەوەی مستەفا کازمی وەک سەرۆک وەزیرانی عێراق ماوەی دووسێ مانگێکە هەم با بڵێن گفتوگۆی استراتیژی لە نێوان ئەمریکا و ئەمریکا و عێراق دەستی پێکردەوە، مستەفا کازمی چوە ئەمریکا پێشوازی لێکرا، هەروەها دوو وەزیری فەڕەنسی هاتن بەرگری و
وەزیری سوپاکان و وەزیری دەرەوە هەروەها دوازار لەم ڕۆژانی ڕابردووە سەرۆکۆماری فەڕەنساش بەڕێز ماکرۆن هاتە عێراق. ناونیشانی ئەمە دکتۆر سۆران ناونیشانەکەی ئەوەی ئەڵێ ئێمە هاتوین سیادە بۆ عێراق بجێڕینەوە لە ژێر زەبری دەستێوەردان و فشاری دەرەکی ڕزگاریکەین. بەڵام ئیتر لە ناوەخنا چییە؟ ئەمانە بێمە لێرە باسی بکەین. بەڵێ بە قەناعەتی من ئەوەی ئێستا هەیە پاش زیاتر لە 17 ساڵ لەسەر پرۆسەی یەکەمی ئازادی عێراقا لە ساڵی 2023 ئێستا چ ئەمریکا و چ ئەوروپایەکانیش بۆیان دەرکەوتووە کە بەڕاستی بەرهەمی ئەو پرۆسەی کە ناوی لێنرا بوو پرۆسەی ئازادی عێراق ئەوە نەبوو کە ئەوان ئەیانویست. یعنی ئەگەر ئامانجی پرۆسەی یەکەمی ڕزگارکردنی عێراق لە ساڵی 2023 ڕزگارکردنی عێراق و گەلانی عێراق بوو بێت لە حکمی دیکتاتۆریەت و هەروەها ڕزگارکردنی دراوسەکانی عێراق بوو بێت لە مەترسی ئەو دیکتاتۆریەتی کە لە عێراقا هەبوو، ئێستا ئەوان بۆیان دەرکەوتووە کە عێراق پێویستی بە پرۆسەی دووەمی ڕزگارکردن هەیە، بەڵام ئەم جارە ڕزگارکردنی عێراقیەکان لە چنگی حکمی میلیشیایی و حکمی تایفەگەری و هەروەها ڕزگارکردنی عێراق ئەم جارە لە چنگی دراوسەکانی. هەر لە بەرەمە ئەمریکا بە تایبەت و ئەوروپایەکانیش بۆیان دەرکەوتووە ئەو پرۆسەی ئەوان لە ساڵی 2023 دەستیان پێکرد و ڕابەرایەتیان کرد و ملیارەها دۆلاری تیا خەرجکرا و سەربازگەلێکی زۆری لەسەر بەکوژدرا، براوە نەبوون. بەداخەوە نە ئەمریکایەکان و نە ئەوروپایەکانیش، یعنی ئەگەر ئەمریکا بە ئامانجی دروستکردن و سەر لە نوێ بنیاتنانەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و خزمەتکردن بەو تێزەی کە لە 2023 سەری هەڵدا بە ناوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە و ئەوانەوە دەرکەوت ئامانجەکەی پێچەوانە بوویەوە. ئێستا گەورەترین مەترسی بۆ سەر بەرژەوەندی ڕۆژاوایەکان ئەگەر مەترسی و هەژمونی ئێران بوو بێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، ئێستا عێراق بۆتە باشترین پردی تەراتێنی ئێران و بۆتە باشترین هۆکار و فاکتەر بۆ ئەوەی کە ئێران زیاتر پەر لە ناوچەکەیە بهاوێ. بەڵام خۆی لە دیمەنێکی گەورەترا بە قەناعەتی من پەیوەندی بە استراتیژێتێکی گەورەترەوە هەیە، ئەویش گۆڕینی استراتیژێت و مامەڵەکردنە لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستەی کە لە دوای ڕێکەوتنامەی شومی سایکس-پیکۆ لە 100 ساڵی ڕابردووە ئارامی بەخۆوە نەبینیوە، هەمیشە مایەی قەلیقی و مایەی شەڕ و مایی مەترسی بووە بۆ هاوڵاتیانی ئەم مەنتیقەیە بەلایەک و هەروەها بۆ ئاسایش و سەقامگیری کۆمەلگای نێودەوڵەتیش بەلایەکی ترا. بە قەناعەتی من لەبەر دوو فاکتەری سەرەکی لەبەرەوە دوو کەیسی زیندوی زۆر گەورە لەم ناوچەیە هەن کە بوار نادەن بەو شێوە مامەڵەیە سەقامگیری لەم ناوچەیە بەرقەرار بێ. ئەویش یەکەمیان کەیسی ئیسرائیل و عەرەبە و دووەمیان کەیسی کوردستانە. هەتا ئەم دوو کەیسە بەو شێوەی ڕابردوو مامەڵەی لەگەڵا بکرێ کەواتە لە دەرەنجامە ئەگەینە ئەوەی کە ناکۆکیەکانیش بەردەوامیە بن و ململانەکانیش بەردەوامیانە بێ و لە دوجارە مەترسیەکانیش بەردەوامیانە بێ. ئیتر لە درێژە کێشانی ناکۆکیەکانە باڵانسی هێز جارێک لە بەرژەوەندی ڕۆژاوایەکان و جارێک لە بەرژەوەندی ئێران و جارێک لە بەرژەوەندی وڵاتێکی تر ڕوو ئەدا، بەڵام ناگەینە چارەسەر. هەر لەبەرەوە ئێستا ئەوروپایەکان و ئەمریکاش گەشتونەتە قەناعەتێک مامەڵەکردن لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ مامەڵەکردن بە دیاریکراوی لەگەڵ ئەم دوو پرسەشە، واتە پرسی ئیسرائیل و عەرەب و پرسی کورد، پێویستی بە گۆڕینی استراتیژی هەیە. ئەوەی ئێستا دەستیان پێکردووە بە نزیکردنەوەی وڵاتانی کەنداو لە ئیسرائیل و بە تایبەتیش ئەو ڕێکەوتنامەی کە بندوایە لە نێوان ئیمارات و ئیسرائیل کرا، ئەمە هەنگاوێکی زۆر گەورەیە، هەنگاوێکی جەوهەریە بە ئاراستەی گۆڕینی میکانیزم و گۆڕینی مامەڵەکردن لەگەڵ پرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. و من هیوادارم لە دەرەنجامەکەی وا بکەوێتەوە کە پەرژێنە سەر ئەوەشی کە ئەو ستەمە مێژوەی کە لە دەرەنجامی دابشکردنی بەو شێوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بووە کە کەیسی دووەمی گەرمی و نائارامیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و فاکتەرێکی سەرەکی نائارامیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە پرسی کووردە دیسانەوە ئەوان مامەڵەی خۆیانی لەگەڵا بگۆڕن. بەڵام ڕۆڵ و پێگەی عێراق لە خزمەتکردنی ئەم ئەجەندایە ئەوەیەکە بە حکمی ئەو جوگرافیایی کە هەیە من وەکوتم ئێران بەشێکە لە استراتیژێتەکە، واتە تەحجیمکردنی ئێران و سنووردانان بۆ هەژمونی ئێران بەشێکە لەم استراتیژێتەی کە ئێستا ڕۆژاوایەکان کاری لەسەرەکەن. دەرکەوت بۆیان دەرکەوت کە زمانی سزاکان و استراتیژێت و میکانیزمی سزاکانی ئەمریکا کاریگەریەکی ئەوتۆی لەسەر سیاسەتی دەرەوە و سیاسەتی پاوەخوازی ئێران نییە. بۆچی؟ لەبەرەوەی عێراقی لەبەردەستە. عێراق هیچ کات بۆ ئێران ڕێک نەکەوتووە کە بە ئاسانترین شێوە بگاتە شام
و لەوێشەوە بە ئاسانتر بتوانێت بگاتە باشووری لوبنان و بگاتە سەر سنوورەکانی ئیسرائیل. لەبەر ئەوەیە ئەگەر بێت و عێراق وەکو چەقی هەم بەرهەمهێنانی تیرۆریزم کە ئەزمموی ئەم دوای 2023 سلمانی کە ناوچەیەکی زۆر گەرم و ئارامە بۆ تیرۆریزم کە تیا تەشەنە بکە و دوجار بێتە مەترسی بۆ سەربەرژەوەندەکانی ئەوان و بە هەمان شێوەش باشترین پردی تەراتێن و هاتوچۆی ئێرانە و خزمەتێکی ئەجگار گەورە بە برژەوەندەکانی ئێرانەکە. باشە بە زۆری شتەکان وا خوێنرایەوە کە ئەو پەیامانی ماکرۆن بە تایبەتی لە بەغداوە زیاتر مەبەستی تورکیایە، ینی لەم کاتەیە بە تایبەتی کە گرژیەکی زۆر هەیە. کاک مەسعود عێراق ئەو زەمینەی هەیە ئێستا بۆ ئەو ئەزیمدا و ئەستراتیژەی دکتۆر سۆران زۆر سپاس. وڵی ئەگەر تۆزێ پێش ئەوەی بچینە ناو ئەم بابەتە بێ ینی پێم خۆشە باسی دوای پرۆسی ئازادی بکەین. ینی ئەوترێت پێش پرۆسی ئازادی ئەمریکیەکان پرسیاریان کردو ئایا ئازادکردنی عێراق ئاسانە قورسە. ڕێی ئەوە هەبووە کە فعلەن ممکنە عێراق بە 20 ڕۆژ ئازاد بکرێ بەڵام بە 20 ساڵ استقرار نەکە. لەبەرەوەی عێراق وڵاتێکی فرەنەتەوەیە و سیاسەتی ئەمریکاش لە دوای 2023 لە عێراقا سیاسەتێکی سەرکەوتوو نەبوو و بە تایبەتی هەڵەیەکی استراتیژی زۆر گەورەیان کرد کە لە 2008 ئەو ئیتفاقیان کرد لەگەڵ عێراق بۆ کشانەوە و ئەو بوو لە ماوەی 3 ساڵە لە 2011 کشانەوە. بەڵام لە دەرگا چوونە دەرەوە جارێکی تر هاتنە ژوورەوە کە داعش هاتەوە عێراق داوای کرد ئەمریکا بگەڕێتەوە و تحالفاتەوە. ینی بە تەسەوری من ئەم سەردانەی ماکرۆن بەشێکی پەیوەندی بەو سیستیە دیبلۆماسیە هەیە کە ئەمریکا ئێستا هەیەی سەرقاڵە بە هەڵبژاردن ناوخۆیەکانەوە و فەڕەنسا ینی لە 17 ساڵی ڕابردوو ئەو ڕۆڵەی نەبووە لە عێراقا، بەڵام فەڕەنسا عمقێکی قۆڵی هەیە مێژووی هەیە لەگەڵ عێراقا بەوەی لە هەفتاکانەوە عیلاقاتێکی ئابووری عسکەری لەگەڵ عێراقا هەبووە، حتا لە شەڕی ئێران و عێراقا عیلاقاتی ئەمنیشی هەبووە لەگەڵ عێراقا. ئێستا ممکنە بە دوای ئەوە بگەڕێت کە پێگەیەکی هەبێ و پردێکی ئابووری ئەمنی عسکەری لەگەڵ عێراقا دروست بێتەوە و ئەشدانین کە فەڕەنسایەکێک بۆ لە وڵاتانی ڕۆڵێکی سەرەکی هەبووە لە هێزی هەوپەیمانان بۆ شەڕی داعش، هەم با بڵێن هێزیان هەبووە بۆ تدریبی پێشمەرگە و جێشی عێراقی و لە ڕووی با بڵێن تەیرانەوە ڕۆڵێکی زۆر گەورەیان هەبوو لە تێکشکان ڕوخانی سەدام لە ڕوخانی سەدەمە ئەوان حەقی نەقدیان بەکار نەهێنا ڤیتۆ بەڵکو تەحەفوزیان کرد و دەنجیان بۆنە لەگەڵ سەدام بۆ ئێمە مەترسینە. بەڵێ لەبەرەوەی ئەوان جگە لەوەش ینی علااقاتی اقتصادیان هەبوو بەرژەوەندی هاوبەشە بوو لەو کاتەیە. هەستیش کرا بوو بۆ ڕقسەکە پێم هەستیش کرا فەڕەنسا وڵاتێکی مەڕغوبە بۆم دۆغی ئەستی عێراق چاودێرێکی عێراقی وتێ ئەگەر ڕئیسی هەر وڵاتێک بەهاتایە بە تایبەتی ئەم ناوچەی خۆمان خەڵکی عێراق ئەوەندە ئاسوودە نەبوون پێی تەنها لە هەرێمی کوردستانیش نەوع ئاسوودەیەک بەهاتنی ئەوە ئێستا دێمە باسیەوە بەنسبەت ئەبینی فەڕەنسا مەسەلەن لە لوبنان لەگەڵ حزب اللهیشا هیچ تەحەفوزێکی نییە و لەگەڵیشیانە دایانیشێ ئەگە سڕیش بێ وەکو یەکێک لە جۆرنەلیستەکان لە سەر ماکرۆنی پرسی پێی خۆش نەبوو کە ئەو پرسیاری ئاراستەکرا، بەڵام دانیشتووە لەگەڵ حزب الله و تەحەفوزی نییە. بۆیە ئێران پێی ناخۆش نییە ئەگەر ماکرۆن بێتە عێراق و ڕۆڵی هەبێ و هەوڵ بدا لایەنە سیاسەکانی عێراق کۆ بکاتەوە بۆی ئەگەر بەشێک لە کێشە ناوخۆیەکانی عێراق خاو بکاتەوە یەکەم کاتەوە لێ نزیک بوونەوەی دروستکە. بە تەسەوری من ماکرۆن یاخود سیاسی فەڕەنسی بەدەر نییە لە سیاسی خارجی ئەمریکی و هاوبەشیەک هەیە لە تێڕوانینیان بۆ منتقەکە بە ڕاگررتنی بەڵەنسی بەرژەوەندەکان هی هەمولایەنەکان و ڕۆڵی ماکرۆن و ئاماژەم پێکرد جگە لە دروستکردنی پەیوەند پردێکی ئابووری ئەمنی عسکەری لەگەڵ عێراقا محاولەشەکەن وەکو بەرەی غەرب تەحجیمی ڕۆڵی ئێران بکەن، لەلایەکی تریشەوە ئەوەی کە جەناب دامەژت پێکرد تەحجیمکردنی ڕۆڵی تورکیا و تەدەخل نەکردنە لە کاروباری عێراق و تەجاوز نەکردنە لەسەر خاکی عێراقی لە ڕێگەی فڕۆکە یان جێیش لە سنوورەکانی هەرێمی کوردستانەوە. ئێمە زانین ئێستا
لە بەحری متەوەسط کێشەیەکی زۆر گەورە هەیە و فەڕەنسا ڕۆڵی ئەساسی هەیە لەو مۆزوعە کە تورکیا محاولەکە تەجاوزکە لەسەر لیبیا لەسەر قوبڕۆس لەسەر بۆ بەدەستهێنان یۆنان بۆ بەدەستهێنانی گازی سروشتی و تەنقیبکردن لە بەحرە و فەڕەنسا ئەو وڵاتانەی کە با بڵێن لەسەر شاتەی بەحری متەوەسطن نزیکەی 20 وڵاتە فەڕەنسا گەورەترین وڵاتە و زۆرترین ڕۆڵی هەیە لەوێ و تەسەورەکەم بەشێک لە سەردانی مەسیجی ئەوەی تێدایە بۆ تورکیا کە ئێمە نەکتەنها لەولاوە لەم لاشەوە محاولەکەین با بڵێن تەحجیمت بکەین ئێستا بینی ئەم ڕێکەوت ئەو دانیشتنی قیمەی ئوردون عێراق مەسڕ ئەمە بەرنامە بۆدا ڕێژراوە و گەیاندنی پەیامێکە بۆ تورکیاش کەوا بەرەیەکی عەرەبی لە بەرامبەردا ممکنە دروستەکەین ئەمانە هەمووی ینی گرنگن بۆ عێراق بەڵام بە تەسەوری من ئەگەر ینی ئەحزابی سیاسی لە عێراقا خۆیان خەمی ئەوە نەخۆن کە عێراق با بڵێن ڕێک بخرێتەوە و پرۆسی سیاسی لە عێراقا باشتر بکرێ و مۆزوعی شەراکەی مکەوناتی کە ئێمە وەکو کورد سونە هەست بۆ نەکەن کە فعلا شەریکن لە وڵاتەیە ممکن عێراق استقرار بکات حتى ئەگەرکو ئەمریکا هەموو جوهدێک بکە حتى ئەگەرکو یعنی زمینەکەی تا ڕادێک لەبار نییە بۆ تەسەوری من تا ئێستا نەخێن دکتۆر پەروێز لەسەر ئەوەی زمینەکەی لەبار نییە ڕای جەنابەت چییە و ئەگەریش ینی زیاتر بکەینەوە باشە عێراق ئێستا حاڵی عێراق گونجاوە بۆ ئەم استراتیژە دووهەمیش ئەم دوو استراتیژەی بڵین ئەوروپا و ئەمریکا جیاوازن یا تاوەکەر یەکترن بۆی کە وەڵامەکە ڕوونتر بێ بە من پێشەکێک بڵێم ئێمە ناڕزایەتی و خۆپێشاندانی زۆر بەرفراوانمان بینی ئەو شتێک کە دەبینین لێکەوتەی بە جۆرێکە هاتنە سەرکاری کازمی لێکەوتی ئەم خۆپێشاندانانە و ئەو گۆڕانکاریانەیە ئەمریکا گەیشتە قەناعەتێک کە ئەم ئیستراتیژیە لە عێراق سەرکەوتو نابێ لەلایەک نایهەوێ بەشداری ڕاستەخۆ لە جەنگەکان بکە و لەلایەکش عێراق بە تەواوی لە پاڵ وڵاتان وەکی سووریا و لوبنان و یەمەن و خەریکە بە تەواوی ئێران کۆنتڕۆڵی دەکە چی بکە وەکی بێگانە نەناسرێ و ئەو ناڕزایەتی نەبێ ئێرانەوە هەر بەرفراوان دەبێ ئەویش هەر تێوە دەگلێ نمونی ڤێتنامیش لەناو بەگراوندی هزریواندا هەمیشە هەیە لە سەرنجستان ڕادەکێشم بۆ یەک ڕێکەوت لە 23 جوڵای 2019 ئەنتۆنی کۆردسمان کەسێکی زۆر بەناوبانگە نەزەری بە ئەتبار وەردەگیرێ لە سەنتەری دراساتی استراتیژی نێودوڵەتی شتێک بڵاو دەکاتەوە بە ناوی Iran may be the trade, but Iraq is the price. لەوانەیە ئێران هەڕەشە بێ بەڵام عێراق ئەو پاداشت و نیعمەتەکەیە چیمان پێ دەڵێ لە ناوەڕۆکدا 23 جوڵای کەیە 1 ئۆکتۆبر کەیە کە خۆپێشاندانەکان لە عێراق دەست پێ دەکەن تەوژمێک دروست دەبێ ئێمە تەماشاکەن سێکوچکەیەکەیە بێزگا هەندێک ناوەندی مەسە بۆ نمونە واشنگتۆن بۆ دەڕاساتی ئەوە بروکینز کە بەردەوام لە پاش 2003 دەکا مانگانە هەیەتی کە چاودێری دەکات لەگەڵ ئەم کەسانی کە تینگتانکەکان چۆن یارمەتی دەدەن نیشان دەدا کە ئەمریکا خەریکە بە تەواوی بە استراتیژی خۆی دەچێتەوە چی دەڵێ لە ناویدا دەڵێت دەتەوێت ئێران گوشاری ئەو استراتیژیە ترامپ سەر بکەوێ کە ئەو پەڕی گوشارە بگەڕێەوە بۆ عێراق دەتەوێت چین کۆنتڕۆلکەی لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بگەڕێەوە بۆ عێراق دەتەوێت تیرۆر بگەڕێەوە بۆ عێراق زۆر سرنجڕاکێشە ئەمە لە پاڵەوەیدا چی دەڵێ ئەگەر ئێمە بین لێکەڵوەشانەوەی بۆ بکەین و پەیامەکانی وەربگرین دە پەیامی زۆر سەرەکی کە ئەگەر ئەمریکا ئەو پرسی سەروەری کە ماکرۆن بەرزی دەکاتەوە و لە ڕێک گفتوگۆکاندا تەوەری سەرەکی بوو گفتوگۆی استراتیژی دانوستانەکان کە ئێستاش بەردەوامە چی بە پرسی مانەوەی هێزەکان مەرزی سەرەکی ئەم چەم کە سەروەریە زۆر دەبینین و لەلایەن کازمیەوە زۆر بەرزەستە دەکرێت ئەمریکا هەماشت دەڵێ ماکرۆن هەماشت دەڵێ بەڵام ئامانجەکان چییە ئەگەر ئەمە سەرکەوتوو بێ ئەمریکا گەورەترین قازانج دەکات لە چی بە کورتی دە خاڵ ئەگەر دەستنیشان بکەین پۆلینی بکەین ئەمریکا ئامانجیە یەکەم خاڵی کەمکردنەوەی یا لە پەلوپۆخستنی ڕۆڵی ئێرانە ئەمە هاوکات لەگەڵ ئیستراتیژی ترامپ کە بۆی کە ئێران بێنێتەوە سەرمێزی دانوستانەکان و ڕێککەوتنێکی نوێی لێ بکە و ئەو دڵڕاوکەی لە ڕۆژهەڵاتی ناوڕاست کە ڕووی داوە لەلایەن ئێرانەوە ئەمە کۆنتڕۆل بکە خاڵی دووەم چییە پاراستنی هاوپەیمانەکانی تماشاکان وڵاتانی خەلیج و تەنانەت ئەم ڕێککەوتنی لە نێوان ئیمارات و ئیسرائیل هەیە زۆربەی شرۆڤەکاران لەسەر ئەمە کۆکن کە جۆرێک ئێران بۆ هەوێکە عەرەبەکانی کە تا دوێکە لەگەڵ ئیسرائیل یا پەیوەندیەکی ئاشکرا لانی کەم
هێری سوور بوو خرانە باوەشی ئیسرائیل کەواتە پاراستنی هاوپەیمانەکانی کاتێک کە عراق سەروەری خۆی بەدەستەوە بێنێ کاتێک کە عراق دەڵێ یارمەتی دەبێت سێ کوچکەیەک بدەین ئابووری تەماشاکەن کازمی زۆر باسی ئابووری و اقتصاد و گەشانەوە و تجارەتی گەندەڵی حکمڕانی باش و سێ کوچکەی دووەم ئەمنی سەربازیە ئەم سێ کوچکەیە با بڵێم سێ ڕەهەندە لێرە خاڵی سێم چییە لەڕووی بازرگانی و ئابووریەوە ئەمریکا وتی ئێمە بە تریلیۆن دۆلارمان سرف کردو لە عراق بەڵام بەرهەمەکەی کۆمپانیا ئێرانەکان و تورکیا خەریکە دەیخوا بۆیە بینیمان یەکێک لەوەی کە زۆر بەرجەستەکرا گرێبەستێک بوو نزیکەی 8 میلیارد زیاتر لە بواری کارەبا لە بواری وەزا و ئەمانە حاڵێکی تر بریتیە لە خودی هەڵبژارنەکانی ئەمریکا ترامپ لە ڕاستیدا پێشگە ئەوەی کە لەگەڵ ئیمارات و ئیسرائیل کرد دەستکەوتێکی لە سیاسەتی خارجی نەبوو لەلایەکی تر لە بیرمان نەچێ بەڵێنی دابووە کە کۆتایی بە جەنگە بێ کۆتاکان دێنێت ئەمە دروشمێتی سەربازەکانمان دەگەڕێنینەوە ماڵ ئەمە ڕێک هەم ئاراستەیە دەگەڵ ئەم استراتیژیای ترامپ کە ئەمە بکاوت بەشێکیشی درشتخایەنە خاڵی پێنجەم پاراستنی ئاسایشی ئیسرائیل کاتێک کە تۆ بەڵانسی هێز کە دێم خاڵی شەشەم باڵانسی هێزە هاوسەنگی لە ناوچەکە تێک چووە بە تایبەت پاش 2001 و 2023 بەتحدیددا کە ئێران ئیتر هەڵدەکشێ چونکە لە بیرمان نەچێ پێشتر پێش 1970 ئەمریکای استراتژیەکێ بوو بە ناوی استراتژی دوستونی دوو کۆڵەکەی کە لە نێوان ئێرانی شیعی و سعودیای سونی ڕێبەرایەتی دەکو بەڵانسی ڕادەگرت و جۆرە قەلغانێکی لە بەرامبەر سۆڤێت دروست دەکرد کەواتە ئەم هاوسەنگە لاسەنگ بۆتەوە دەبێ بیگەڕێنێتەوە بەچی بە عراق تماشای کوردستان بکەن قسەکەی تماشای ئەم استراتژیە بکەن بە عراق دەکرێت عینیشت خاڵی هەفتەم کەمکردنەوەی ڕفوزی رووسیا و چین ئەمریکا دڵڕاوکەی هەیە کە چین بێ لە سەردەمی عادل عەبدولمەهدی هندێک ڕێککەوتنی نەهێنی و شاراوە بکە رووسیا بێ بەس بۆ زانیاری با بڵێن بینەران لە نێوان ساڵی 2012 تا 2017 سەتابیستی چەک و کەلوپەلی سەربازی عراق لەلایەن رووسیاوە دابین کراوە 157 لەلایەن ئەمریکاوە بە پێی دوایین ئێساییە کە کراوە ئەمە مەترسیە بۆ ئەمریکا خاڵێکی تر پێڕاوکردنی ئیستراتژی خودی ئەمریکایە ئەمریکا نایهەوێ ڕاستەخۆ تێوە بگرێت لە جەنگەکان دەیەوێ هێزی هاوپەیمانەکانی تماشاکەن چۆن کە پاشان باسی دەکەین پاڵپشتی لە کورد دەکا دەیەوێت عراق سێتە سەر پێی خۆی بیکا و خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەمریکا دەیهەوێ تەرکیز بکاتە سەر باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا دەیەوێت لەسەر چین ئەو ناوچەی دەریای با بڵێن باشووری چین پاراستنی ئاسایشی یابان و وەشی مەترسیە لەم ناوچەیە هەبێ بۆی کە ئەو ململانەی پێ بکرێت ململانەکە بە هاوسەنگەکە و بە ئەکتەرەکان دەکات نایهەوێ خۆی لێرە بفرژێ چونکە بۆ ڕوانگەیەکەیە لە باحیسە ئیستراتیژیەکان دەڵێن رووسیا و چین زۆر حەزیان لێیە ئەو کێشەیەی ئێران و ئەمریکا تێوە بگلێنن بۆی کە نەپڕژێتە سەر ئەوەی کە بەهێزبوونی چین لە ڕووی دیبلۆماسی و ئابووری و سەربازیەوە ئەمە ئەوە خاڵێکی تر دژایەتی جەنگی یا دژایەتی تیرۆرە جەنگی دیژی تیرۆرە کە یەکجار زۆر گرنگە کە ئێستا دێمە سەر ئەوروپیەکان کە لێرە لە چی خاڵی هاوبەشیان هەیە لەگەڵ ئەمریکا و لە چی پێکەوە ناکۆکن ئەمە مەترسیە جەنگی دیژی تیرۆر کەدا دەگرێت دکتۆرینی جەنگی دیژی تیرۆر ئێمە لە پەیوەندی دەوڵەتەکان و دراساتی ئەمنی قۆناغەکە دابش دەکەین پێش 2001 پاش 2001 پارەدایمی نێودوڵەتی ئاسایشی لە گۆڕە گۆڕانی بەسەردادێ دکتۆرەوە ینی هەموو جار هەر لە هەموو سەردانی شاندێک و لە هەموو جمجۆڵێک باز لە شەڕی جەنگی دیژە تیرۆرە کرێت چونکە هەمویان بڕوایان وایە کە تۆ ئەگەر لە عێراق شەڕی بکەی ئیتر نایەتە وڵاتەکەی خۆت ببوورە تەنانەت کوردستان ئەوە دەڵێ دەڵێت تۆ ئەم تێچووە بدە یارمەتی عراق بدە هاوپەیمان هەستنەوە بیکەن ئەگە نەیەکەی تێچووەکەی چەند قاتە بۆ تۆ بۆ ئەمنت من لە قسەی هەردوو بەڕێزان کاک مەسعود و دکتۆر پەروێز هەندێک خوێندنەوەی جیاواز ینی ڕەنگە بۆ سەردانەکەی ماکرۆن و جەمۆزۆڵی فەڕەنسا بەو چڕیە لە ماوەی مانگێکە سێش دوو وەزیر و سەرۆک کۆماری بێت هەندێک بەسەر خوێندنەوەیەک هەبوو کە ئەوەی کاک مەسعودی لە دوای ئەوەی کە مستەفا کازمی لە ئەمریکا پێشوازی لێکرا و بەڵێنی گەورەی پێدرا بۆ هاوکاری و هەستانەوە لە هەموو ڕوەکانەوە سیاسی ئابووری سەربازی ئەگەر پێویست بکە هەتا کولتوری زانستی لە هەموو ئەمڕوانەوە بەڵێنانە پێدرا و مەرجە قورسەکەشی ئەوە بوو کە هەموو ئەزانین با بڵێن نەهێشتنی پێگەی ئێران و ئەوانە لە دوای ئەوە لەو سۆنگەیەوە کە ئەمریکا بەرەو هەڵبژاردنە ڕوا ئەمریکا بۆ ئەوەی خۆی زم و زۆڵی زیاتر و ئاشکراتر نەکات لەم ناوچەیە
نەبادا لەسەر ڕێژەی دەنگدەران بۆ دۆناڵد ترامپ کە فەڕەنسای کردووە بە وەکیلی خۆی و ئیتر لێرەوان فەڕەنسا تەواوکەری کارەکانی ئەمریکای لێرە بە دواوە تا ناببوورە منەڵێم ئەمە خوێندنەوەیەکە خوێنەوەیشتر ئەوەیە کە فەڕەنسا خۆی بە درێژایی مێژوو کە وڵاتی فەڕەنسا هەیە لەسەر ئاستی جیهان لەسەر ئاستی ئەوروپاش هەمیشە هەڵوێست و استراتیژ و سیاسەتی خارجی جیاواز و سربەخۆی هەبوو زۆرێک لە مەیلی ئەوانەی هەیە لە بەتایبەتی لە ڕۆژهڵاتی ناوەز لەسەر ئاستی جیهانیش ینی زۆرێک لە جیاوازی و سربەخۆی هەبووە بۆ ڕەچاوکردنی ئەوەی کە فعلەن بەڕاست بە کاک مەسعودی پەیوەندیەکانی لەگەڵ ئێران خراپ نییە لە سەردەمی گەڕانەوە ئیمام خۆینی لە فەڕەنساوە بۆ تاران و سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی و دامەزرانی کۆماری ئیسلامی و حتا تا ئێستاش کە یەکێکە لە داکۆچیکەر و پێداگرە گرنگەکان و پشتیوانانی ڕێککەوتنامەی ئەتۆمی لەمەڕ ئێران فەڕەنسا پەیوەندی لەگەڵ ئێران باش نییە بۆ چونێک هەیە کە باشە پەیوەندی لەگەڵ ئێران باشە خراپ نییە بەڵام بۆ چونێک هەیە کە هاتووە لەم کاتەیە لە مەشغوڵبوونی ئەمریکا بە هەڵبژاردنەوە بێ لە زیاتی ئەمریکا کۆمەڵێک هاوکاری و بە بەڵێنی هاوکاری بدەوە لە بەرامبەرە دەستکەوتی گرنگی هەبێ و زۆرێک لە ئاسانکاریش بۆ عێراق بکە لە پەیوەندی بازرگانی و ئابووری لەگەڵ ئێرانە بۆی هەردوو وڵات ئێران و عێراق قازانج بکەن لە بابەتی گەمارۆکە و باز لە بابنە هەتانانە دەڵێ ینی دوێنە شتێکم خوێندەوە کە ڕەنگە لە زیاتی تیارەی فڕۆکەی F-16 تر فڕۆکەی جەنگی فەڕەنسا بفرۆشرێ بە عێراق یاخود باسی لە پرۆژێ میترۆکرێ خوێنەوەیکی تریش هەیە کە ئەوەی کەوتمان هاتووە لێرەوە هەڕەشە لە تورکیا بکە لە بەرەوەی تورکیا لە دەریای ناوەڕاست و لە باکووری ئەفریقا و بە تایبەتی لە لیبیا هم دەستی وەردانی سەربازیە و با بڵێن زیانی و بەرژەوەندیەکانی فەڕەنسا گەیاندووە آخر بۆ چوونیش ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە فەڕەنسا لە شەستەکانەوە ینی پێش هەفتەکانی شەستەکانەوە ڕۆڵی ئەزمونێکی باشیە لە کارکردن لە عێراق لە پترۆکیمیایی لە پەرەپێدانی کەرتی پترۆکیمیایی پەرەپێدانی کەرتی تەکنەلۆژیا حتا وێزگەی ئەتۆمیەکەی کە ئیسرائیل لێدا فەڕەنسا ڕۆڵی هەبوو لە دامەزراندنی و ئەمانەیە ئێستا هاتووە درێژە بەم ئەزمونەی خۆی بدات بەڵام جیاواز لەوەش ئەگەر ئێمە تۆزێک زیاتریش بچینە دواوە مەسلەی بوونی فەڕەنسا ئێمە ئەگەر ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە من لە پێشەکەکە شاوتم فۆرمەکەی و شکڵەکەی لە ڕێکەوتنامەی سایکس پیکۆ هەبوو بێ جۆرج پیکۆی فەڕەنسی بەشێک بۆ لە ئەندازیاری دابەشکردنی ڕۆژهەڵات و کێشانی سنوورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە مۆدێلەی ئێستەی واتە فەڕەنسایەکان لەگەڵ بەریتانیەکانە لە پاش کۆتایی هاتنی حکمی ئیمپراتۆریەتی عوسمانی لە مەنتیقەیە هەمیشە جێگە پەنجە و جێگە پێ و پێگەیەکی تایبەتیانەر هەبووە دروستە ڕەنگە لە عێراقا پێگەکەیان بەو ئاراستە و بەو هێزەوە نەبوو بێ بەڵام لە وڵاتانی شام لە ئوردن و لە سووریا و لە لوبنانە هەمیشە هێزێکی کاریگەر بوونەوە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو هێزێک بوون کە هەمیشە کاریگەریان لە بڕیارە سیاسی و استراتیژیەکانی ئەو ناوچانەدا هەر هەبووە بەڵام ئەو غافڵگیریش بەو حەدە لەسەر ئاستی ئەمریکایش لە عێراقا نییە تاوەکو من ناتوانم کۆک بم لەگەڵەوەی کە فەڕەنسا دێت بە وەکالەتی ئەمریکی بیاوێت هەندێک شکا بەڵکو فەڕەنسا هەست بە جۆرێک لە فەراغ ئەکات ئێستا زەمینەیەکی ڕەخساوە بە تایبەت ئەوەی کە بەریتانیەکان ئێستا ڕۆڵ و پێگەیان لە عێراقا بەرەو لاوازی چووە و هەر لە ڕۆژهڵاتی ناوەڕاستی شا بە تایبەت ئێستا تێڕوانینی بەریتانیەکان گۆڕاوە فەڕەنسایەکان ئێستا ئەزانن کە ئەو فەراغ و ئەو بۆشایی کە بە هەر سەبەبێکە بوو بێ کە ئەمریکایەکان دروستیان کردەوە بەریتانیەکان پیشانیان داوە ئێستا رووسیا حازرە کە جێگەی بگرێتەوە و سین حازرە جێگەی بگرێتەوە کە ئەو زەمینە هەبێ ئەوروپایەکان نایانەوێ بەڕاستی پێگە و جێگە پێیان ئەلێرە لەق بێ بەڵام بەو حەدەش نییە بە قەنەعاتی من ئەو استراتیژەتی کە ئێستا ئەمریکا هەیەی لە ڕێگەی گفتوگۆی استراتیژێتەوە پێوترێ استراتیژێتی تریپل ئەس بە ئەنگلیزی واتە سێ ئێسەکە ئەڵێ stay salvage and support واتە لە عێراق بمێنەرەوە عێراق ڕزگارکە نەجاتی دەلە و تنگانی تایەتی و پشتیوانی بکە بۆەوەی بەردەوام بێ ئەمەیە ئامانجی ئەمریکا لە گفتوگۆی استراتیژی لەگەڵ عێراقا کەواتە ئەمە هەنگاوێکی زۆر گرنگە بە ئاراستەی لێ ئێگلاییکردنەوەی بەشێک لە گرفتەکانی عێراق و هەروەها هەدەفە سەرەکیەکەش دواتر ئەمە میکانیزمی چییە بۆ ئەوەیە کە گۆڕانی ڕووگە و قیبلەی سیاسی عێراقا لە قوم و مەشهەد و تارانەوە بەرەو کەنداو
لێرەدا چەند میکانیزمێکی تر بەکارەهێنن ڕۆژاوایەکان یەکێکەوەیەکە لە ڕێگەی ئەو تەرحەیکە پرۆژەی شامی گەورە پرۆژەی شامی نوێ ئەوەی کە وا بکەن مۆدلێکی وەکو تقریبا وەکو یەکێتی ئەوروپا لە بینی عێراق و وڵاتانی چین رووسیا ئێران تورکیاش خەریکازیە سەرۆ جەبهەیە بەڵێ ئەمانە بێدەنگە بن لەو پرۆژە من ئێستا باسیەکەم من ئێستا باسی لەمپەرەکانی شەکەم ینی ئەمانەی کە باسیەکەین لە ڕووی تیۆری و خۆشباوەڕێەوە زۆر خۆشن بەڵام کە ئێستا باسی لەمپەرەکانی شەکەین واکات کە زۆر ئەمەلی لەسەر هەڵ نەچنین ینی پرۆژەی شامی گەورە ئەوەی کە کاتی خۆی بۆ یەکەم جارە عەبادی بنەوەیەک لەنەوەکان بە شەرمەوە ئیشارەتی بۆەوە کرد کە ئێمە پێویستەکە پەیوەندیشمان لەگەڵ وڵاتانی دەرو دراوسەی خۆمانە هاوسەنگکەینەوە و عەبادی جۆرێک لە بەرگی ناسیۆنالیزمی عەرەبی ئەکردە بەری بۆ ئەوەی تووشی ئیحراجی شیعەکان نێت بەڵام کازمی ئێستا بوێرانە تەرحی ئەکات و داوای ئەوە ئەکات کە لە ڕێگەی پرۆژەیەکەوە ئێمە تێکەڵاوی زیاتر وە سنوور و هاتوچۆی هاوڵاتیان و هاتوچۆی بازرگانی ئەوانە لابەرین کە ئەمە یەکسانە بەوەی کە تۆ ئەو 20 میلیارد دلاری کە تۆ ساڵانە لەگەڵ ئێرانە هاتە لانی کەم بەشی زۆری لە هەنگاوی یەکەمە زۆرینەی بگەڕێنیتەوە بەرەو کەنداو و هەروەها سنووردانان و بەڕاستی ڕاگررتنی تورکیاش لەو بێباکی و ملهوڕێی کە لە سیاسەتی دەرەوەی لە ناوچەکەیە پێڕەوی ئەکا و بە تایبەت لەگەڵ فەڕەنساشا چ لە کەیسی لیبیا و چ لەوەی کە ئەو کاک مەسعود باسی کرد لەوەی کە ئێستا دەرحەق بە هاوپەیمانی ئەوروپایەکان و دەرحەق بە ئەندامێکی دیکەی ناتۆ کە یۆنانە ئێستا جۆرێک لە سیاسەتی کەڵەگایی و ئەوانە هەیە کە ئەم جۆرە مەترسیەکی گەورەی لەسەر ئەوروپایەکان هەیە بۆچی چکە تورکیا دەواازەی ئێمە ئەزانین پێوترێ دەواازەی ڕۆژەڵاتی ئەوروپا بەمەکە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو بە تایبەت لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە هەمیشە تورکیا ئێستا بە جۆرێک لە جۆرەکان دوای ئەوەی کە لە وەرگیران و ملدان بۆ یەکلایکردنەوەی پرسی کورد بۆ ئەوی تۆبی بە ئەندام لە یەکێتی ئەوروپایە ڕازی نەبووە ئێستا ئەیەوێت جۆرێک لە ململانەی سیاسی و استراتیژی لەگەڵ ئەوروپایەکانە بکا بە دووشت یەکەمیان ئەوەیەکە ئەو ئەڵێت من هەچ کاتێک بمەوێت دەستێوەردان و پەلهاوێشتنی خۆم لە ڕۆژڵاتی ناوەڕاستا ئەەکەم و دووەمیان بە تایبەت لە دوای سەرهەڵدانی نائارامی و شەڕی ناوخۆی سووریاوە هەرچی کاتێک کە دەمیانەکەنەوە ئەڵێ خۆتان حازرکەن بۆ 5-6 میلیۆن پەناهەندە و تێتانی بەرەدەین یعنی ئێستا ئەوروپایەکان بۆیان دەرەکەوێت تورکایەکی بەهێز تورکایەکی بەم شێوەیە کە خۆی نمایشەکە لە بەرژەوەندی ئەوانانیە و خاڵێکی تریش ئەوەیە کە ئێستا لە عێراقا سەرۆکوەزیرانێک هەیە ئەمە بە دیوە ئیجابەکەیە سەرۆکوەزیرانێک هەیە کە جۆرێک لە بوێری پیشانەدا تەنانەت لە دوای دێنەسەری لە کەیسی لە مامەڵەکردن لەگەڵ کەیسی کوردستانیشە بەڵام ئێستا لانی کەم ئەو بە شەرمەوە باس لەم شتانە ناکا بە شەرمەوە باستەوە ناکاکە پێویستە عێراق بگەڕێنرێتەوە بۆ بەرەو کەندا دەست خۆش وڵاهی هەردوو بەڕێز و جەنابیشت ینی زۆر خاڵتان ئاماژە پێکرد من پێم وایە ینی ئەوەی کە ماکرۆن ئاماژەی پێکرد و دایمەن کازمیش لە ماوەی ڕابردووە زۆر تەرکیزی لێکە مۆزوعی سیادە لە ناوخۆی عێراقەوە دێ بە دەرەجەی ئەساسی ینی لە استقراری عەمەلی سیاسی لەوەی کە مەسەلەن کورد وەکو پێکهاتەیەکی سەرەکی ڕۆڵی سیاسی کورد چییە بۆ مۆزوعی سیادە لە عێراقا ڕۆڵی سیاسی سونە چییە و ئەم بێمتمانەیەی هەتا ئەم بێمتمانەیەی نێوان پێکهاتەکانی عێراق بمێنێتەوە تصوری من عراق نابێت خاوەن سیادە و دائما هێندە لاوازە بێ کە بە ئاسانی تورکیا تەجاوز بکاتە سەر سنوورەکانی ئێران هەژمونی ئێرانی تەواو مسەیتر بێتە ئەو ڕادەی مثلەن ئێران لە ئەلبوکەمال حزب الله یعنی ئێران لە ئەلبوکەمال وجودی هەبێ و ببێتە تهدیدێک سەواریخەکانیان ببێتە تهدیدێک بۆ سەر ئیسرائیل ئەمانە هەمووی عاملی ئەوەن کە عێراق سیادەی نەبێ و سیادەیەکی لاوازی هەبێ زانی ببوورە ینی سێشت زۆر گرنگە بۆ سیادە گەڕانەوەی سیادایە یەک ویست ڕغبەت تۆ چەند نەتوانی چەند ویستە تێ سیادە بگەڕێتەوە وڵاتەکەت دوو هێزی ئەوەت هەیە تۆم سیادێ بگەڕیتەوە سێ پشتیوانی طبعا عاملی اقتصادی بەڕای من زۆر مهمە لەبەرەوەی ئەگەر وڵات لە ڕووی اقتصادیەوە بەهێز نەبوو ناتوانێت هارمۆنیەک تەجانوسێک لە ناو پێکهاتەکانی کۆمەڵا دروستکە و دەولەت ئەو کاتە ئەو هەیبەتی نابێ یعنی بێتە عاملێکی لاوازبوونی بۆ سیادەی دەوڵەت وەکو جەنابەت ئاماژەت پێکرد جانبی ئەمنی و عەسکەری ینی هەردوو جانبەکە مهمە
بۆ سیادی دەوڵەت ئەوجا بەڕێی من مصالحی مشترك لەگەڵ وڵاتانی ئیقلیمی طبعا مصالحی اقتصادیە مصالحی ئەمنیە ئێمە ئێران وەکو وڵاتێکی دراوسێ 1000 کیلومتر زیاتر حدودی هەیە لەگەڵ عێراقا حتى لە مناطقی جنوبی عراق وحتى لە کوردستانیش ئێمە بۆ نمونە هاوبەشیمان هەیە هاوبەشی کۆمەڵایەتیمان هەیە لەگەڵ مجتەماعی ئێرانیە یعنی بەڵام تۆ ئەمە بێ چۆن لەگەڵ ئێرانە لەسەرەوەی اتفاقەکەی تجاوز نەکا لەسەر سیادی عراقی و ئەو هەژمونەی کە ئێستا هەیەی لە ڕێگای حەشدی شعبی و میلیشیاکانەوە ینی لە عێراقا ئەتوانم بڵێم تەنها سنووری هەرێمی کوردستان کۆنتڕۆڵ نەکراوە لەلایەن ئێرانەوە ئەگەرنا هەموو پارێزگەکانی عراق بە کەرکووک و مووسڵ و تکریت و ئەمباریشەوە هەمووی لەلایەن ئێران جگە لە منطقە جنوبەکانی عراق ئەوانە بەوانەشەوە هەمووی کۆنتڕۆڵ کراوە لەلایەن ئێران بۆیە هەژمونی ئێرانی بە سەردانێکی سەرۆک کۆمارێک کۆتایی پێ نایە بە دەرەجەی ئەساسی ویستێکی ناوخۆیە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد بەڵام عواملی زۆرە عواملەکانیش ئێستا بەسەراحەت من لە عێراقا نایبینەوە یعنی ڕاستە کاظمی ئەوێ پێگەی سیاسی خۆی بەهێزکە و بە حەقی خۆیەتی بەڵام تا ئێستا بۆ نمونە ئەوانەی کە بنە هۆی لاوازی نەبوونی خزمەتگوزاریەکانە ئابووری عێراق ئابوووریەکی با بڵێن لاوازە تا ڕادێک گاتە مەترسیەوەی نەتوانێت موچە بدە مۆزوعی گەندەڵی ینی گەندەڵی و جۆریشی هەیە گەندەڵی لە تەسلیحی جێشی عێراقیە گەندەڵی لە مەزادی عملەیە گەندەڵی لە عقاراتی دەولەیە گەندەڵی لە کە چۆتە ناو هەموو وەسەهاتی دەولەوە ئەمانە هەمووی لەمپەرن لە پێش عێراق بۆ ئەوەی بتوانێت سیادەی خۆی فەرزکە و بێت دەوڵەتێکی بەهێز طبعا جان بە سیاسەکەی ئەگەر بۆ نمونە کورد و سوننا لەگەڵ ئەوەیان نەبن کە با بڵێن هەست بەوە نەکەن کە شەریکی ڕاستەقینان و احترامی دەستورە گیرێ مەبادی تەوازن و تەوافق و شەراکە لە عێراقا فعلا پەیڕەوە کرێ ئەمانەش لە ڕووی سیاسیەوە هەمووی ممکنە ببێتە لەمپەر بۆ هەر حکوومەتێک بۆی بتوانێت فەرزی سیادەی دەوڵەتی عێراقی دکتۆر پەروێز باسی لە مداخەلەی پێشت باسی دۆخی ئەمنی و ئەوانت کرد کاک مەسعودیش هەندێک شتی بود لەبارەی میلیشیاکان و با بڵێن داعش و دووسێشتی سەیرم لەناو ئەم هەر لەناو لێدوانەکەی ماکرۆن لەناو سەردانەکەی ماکرۆن مەسەن هیشام داودی ڕاوێژکاری سەرۆک وەزیرانی عێراق بوو لێدوانێکی دابوو ئەڵێ ئەو بڕیارەی لە پەرلەمان بۆ دەرکردنی هێزەکان ئەبیانیەکان لە عێراق بڕیارێک بۆ زۆر بڕیارێکی بەهێز نییە لە بەرەوەی تەوافقیتیانە بووە سونە و کورد بەشدار نەبوون و لە مەرجعەتیش تەحەفوزی هەیە لەسەر ئەو بڕیاریان بەستی بەڕێز سیستانی بۆیە بڕیارێکی بەهێز نییە مثلا ماکرۆن هیچ بە هیچ شێوێک باسیەوەی نەکرد ئێمە ملتەزیمین بۆ بڕیارەوە وتی ئێمە ملتەزیمین بە بڕیاری هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش یعنی ئەوان چ بڕیارێک بن ئێمە لەو بارەوەی نەکەین سێهەمیش شتێکی زۆر فەرقێک جیاوازێکم لە نێوان ویستی ترامپ و ویستی ماکرۆن ئەوەی ئەو ئەڵێ هەلکردنی میلیشیاکان و نەهێشتنی دەسەڵات و هیچ شتێکیان چەک لێ سندنیان و شتێک کەچی ماکرۆن ئەڵێ بەدێ ڕێچکە ئەڵە لە تەوحیدیان یەکگرتنی یەخستنەوەی هێزە سەربازیەکانی عێراق ئەلێرە جیاوازی وردەکانی نێوان ئەوروپیەکان بەگشتی کە فەڕەنسا لە بیرمان نەچێ پاش بەرگزیت نوێنەرایەتی سیاسیان دەکە اقتصادێکی ئەڵمانیا دوو کۆڵەکەی سەرەکی سیاسی و اقتصادی ئەندامی ئەنجومەنی ئاسایشە پاژۆی کە بریتانیا چۆ دەرێ و لێرە دەیەوێت ئەم ڕۆڵە بۆیە تەنانەت نێویان ناوە دیگۆلیزمی نوێ نیو دیگۆلیزم ئەوەی کە سەردەمانێک جەنەرال دیگۆل بەرامبەر ئەمریکا وەستایەوە و دەیوی سەر بەخۆ بێ و تا بە مناقشەی زۆرایە سەرکەوتوو بوویانە ئەلێرە جیاوازەکان دەکەوێت چوار فاکتەر هەیە کە فەرقی هەیە بۆ ئەمریکا نێوان ئەوروپیەکان کە لەگەڵ ئەمریکا و بۆی لە لێدوانەکەش لەوانەیە هەندێک فەرقی تەکنیکیە بێ ڕاستە لە ئامانجە گشتەکان چین بە مەترسی لەوانەیە بزانن رووسیا بە مەترسی بزانن لەلایەن تیرۆر بە مەترسی بزانن بەڵام تەماشاکە لە جۆری مامەڵەکردنیان لەگەڵ ئێران ئەوانە بە توندی ڕێکەوتنی ئەتۆمی گرتیانە کە ببێنێتەوە ئەمریکا دەیەوێت بە هەر جۆرێکی بێ ئەو ڕێکەوتنە هەڵبۆشێتەوە کۆتایی پێ بێ و تا کۆتایی زانی یەکەم شت لەوەی ئەوانە دەیانەوێت هەمیشە ئەوروپیەکان لە ڕێگەی با بڵێن ئیجماعی نێودوڵەتی و ڕێکخراوە نێودوڵەتیەکان و جۆرێک یاسا و ڕێجیمە نێودوڵەتیەکان و بەهاو پێوەرەکان بیکە ئەمریکا نا دەیەوێت
خۆی ڕێبەرایەتەکەی بکە و لە دەرەوەی ئەمانە بیکە ئەمە فەرقێکی زۆر ئەساسیە. دووەم خاڵ لێرە دەردەکەوێ ئەم دووەم خاڵە 4 فاکتەری سەرەکیمان هەیە. نزیکایەتی جوغرافی ئەمە ینی پوختی ئەوەیە. تەماشاکەن ئەوروپایەکان نزیکایەتی جوغرافیان لەگەڵ ئاسیا و بە تایبەت شەرق الأوسط. دووەم تێکچوونی ئەم هێزە گشتێ بەڵانس ینی مەترسیەک ئەگە لێرە دروست دەبێت بۆ نمونە تورکیا. یەکەم جار مەترسیە بۆ کێ؟ مەترسیە بە ئەوروپایەکان دەبینین کێشە لەگەڵ یۆناان لەگەڵ قۆبرس مەسەرەی ناردنی پەنابەرەکان تهدیدکردیان یارمەتیدانی گروپە تۆندڕەوەکان لە سووریا هەر بۆچەیە یان کۆنتترۆلی ئاسایشی وزا لەگەڵ رووسیا کە دەیەوێ بێنێ ئەمە زۆر مەترسیە بۆ ئەوان دەیەوێت پەل باوێ بۆ لیبیا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست دەستێوەردان دەکا لە سووریا دەیەوێت بەشێک لە چارەسەر بێ و خاک داگیر دەکا لە عراق دێتە ناوەوە نیو عوسمانیزم ئەوان بە مەترسی دەزانن بێجگە بە گراوەندە مێژوویەکەی عوسمانی کە ئەوروپیەکان هەیان بووە. خاڵی سێیام کە لێرە یەکجار زۆر گرینگە کە دەبێت ئاماژەی پێ بکەین نیەتی هەڕەشەیە دەبینن ئەوە پەل داوێ بەڕاستی نیەتەکەی بەکردار دەکات تورکیا هەر شوێنێک دەچێت ئەمە قۆبرسیان لەبیرە قۆبرسیان لەبیرە و تا ئێستا لەوەیە قۆبرسی دابەش کردووە و دەبینن لە لیبیا ئەمە بە عملی ئەمە دەکا کەواتە دەبینن نیەتەکەی نیەتێکی لە ئاسی نێودوڵەتیە ئەم نیەتە جێبەجێ دەکا. خاڵی چوارەم مەسەلەی لە ڕووی سەربازیەوە دەبینین ئەوە هەمان هاوپەیمانە پابەندە وەفادارەکەی ناتۆ نەماوە S400 لە رووسیا دەکرێت گفتوگۆ دەکا فڕۆکەی پێشکەوتوو لەوێ بکرێت ئەوان هەز بە دڕاوکەیەکی ئاسایشی دەکەن لە دراساتی ئەمنیدا یەکجار زۆر گرینگە و یەکەم جارە بەڕاستی ناتۆ تووشی کێشەیەک و با بڵێن دلەمایەکی وا دەبێتەوە کە بۆیان چارەسەر ناکرێت. ئەمە لەلایەکی ترەوە ببوورە قسەکانی خۆت لە یاد نەکرێت لە کۆنتترۆلەوە پێم بەڵێن کە بە ناوبڕێک بڕینەوە دەگەڕێنەوە لای جەنابەت. بەڕێزان کەناڵەکەمە گۆڕن و چانێکی کورد دەدەین و ناوبڕێ گەڕێن و پاشان دەگەڕینەوە لە دووبارە سڵاو درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ دکتۆر پەروێز. دکتۆر بەڵێ دەزانی بۆ فەڕەنسا کتێبەکەی بۆڵتۆن زۆر یارمەتی دەرمانە. ترامپ زۆر حەز لە با بڵێن سیاسەتەکانی مەکرۆن ناکە تا ئاسی ڕێکلێبوونەوە هەندێک جار ئەمە تو بۆ دەردەکەوێ کە فەڕەنسا کە نوێنەرایەتیان دەکە ئەوروپاکەن دەیان هەوێ سیاسەتێکی سەر بە خۆیان هەبێ. هەر کشانەوەی هێزەکانی ئەمریکا بڕیاری ترامپ لە ئەڵمانیا کە زیاتر لە 8500 دەیباتە هیندێک شوێن سەربازەکانی جۆرێک یان ئەوەی کە لە ناتۆ گوشاریان دەخاتە سەرێ دەوێ ئێوە پارە بدەن یان کشانەوەی لە ڕێککەوتنی ئاوە هەوا لە پاریس ڕێککەوتنە ئابوووریەکانی کە دەگەڵ ئەوروپیەکان هەیتی دانانی باج و تاریفەی گومرگی لە سەریان و کۆمەڵێک پرس و کێشە و بە تایبەتی لە لووتکەکەیدا کە لەگەڵ ئێران کەواتە ئەوروپیەکان هەست بە مەترسی و دڵڕاوکێ دەکەن ئەوان دەترسن لەوەی جەنگێک لەم ناوچەیە ڕوو بدە. دەبینن ئەمریکا لەگەڵ تورکیا ترامپ بەڕاستی کێشەیەکی نییە تەماشای پاشەکشەکەی بکەن کە چ کارە ساتێک دەخڵقێنێ بەڵام ئەوروپیەکان تووشی دڵڕاوکێ دەکا چونکە باسم کرد پرسی کۆچبەر ئەوان دەگرێتەوە لە بیرمان نەچە ئەوروپایەکان زۆر لەسەر پرسە کللتوریەکان هەستیارن هەر بۆ نمونە بێنمەوە هەرێمی کوردستان زۆر زیاتری وەرگرت و هیچ دڵڕاوکەیەکمان نەبوو نزیکەی ملیۆنێک قسوور چوو بوونە تەواوی ئەوروپایەکی زیاتر لە 500 ملیۆن هاتووە هاوار بە هەموو ئیمکاناتە ئێمەش لێرە جەنگمان دەکرد زیات نزیکەی 2 ملیۆن لێرە پەنابەر و کۆچبەر بوونی هەبوو هیچ کێشەیەکی نیشان لە هەستیاری وان دەدا ئەوان دەترسن لە پێکدادانی کللتورەکان و ئاینەکان و گۆڕینی دموگرافی و تا کۆمەڵێک پرسی ئابووری تر و پاشان پرسی ئاسایشی وزایە ئەم ناوچەیە تا ئێستاش گرنگی لەدەست نەداوە ممکنە ئەمریکا بڵێ من پێویستم پێ نییە من ئێستا لە ڕووی بەرهەمەوە بەڕاستی پلە یەکم لە جیهانێ بەڵام ناڕاستەوخۆ هەم بە ئەوروپا و هەم بۆ ئەمریکا لێرە پێویستێکی زۆر گرنگە لێرە و پرسێکی تر ڕێگەگرتنی مەسلەی کە لە بڵاوبوونەوەی چەکی کۆکوژ و ئەتۆمیە ئەوروپیەکان نانەوێت لێرە بڵاو بێتەوە جۆرە کێبڕکی چەکی ئەتۆمی بێتەکایەوە دەیانەوێ ڕێککەوتن بکەن و ئێران بە ڕێککەوتن بێنن هەر جەنگێک ڕوو بدا کە ئەکتەرەکانی تێوە بگلێن ئەوروپا تێوە دەگلێ بۆیە کۆی ئەمانە لە پاڵ مەسەلەی مێژوویەکان و هەروەها خاڵێکی زۆر گرنگ و کورت ترامپ بەڕاستی سیاسەتی نێودوڵەتی تێکداوە چ لە نێوان ئەوروپا و ئەمریکا و چ لە نێوان خودی ئەکتەرەکانی هاوپەیمانی ئەمریکادا بۆیە هیندێک گۆڕانی جیۆسیاسی پێشبینی دەکرێت
ئەنە جیۆ ئیستراتژی لە ناوچەکەداگە ڕووبدا کە لێکەوتەی ئەم سیاسەتی ئەم 4 ساڵەی کە ئێستا 3 ساڵ و با بڵێن ئی ترامپ دەبێت. بەڵام دکتۆر ئەزانی تێبینەکەی من لەسەر ئەوەیە کە هەموو ئەوانەی کە باسمان کرد تا حدێکی زۆر لە ڕووی تیۆری و لە ڕووی شرۆڤەییەوە دروستن. بەڵام لەسەر ئەرزی واقعە تۆ چۆن دێ ئەم استراتیژێت و ئەم میکانیزمانە ئەەکەی بە واقع. ینی مەسەلەن تۆ ئەمریکا ئەوەی ئێستا گرتوویەتە بەر دەستپێکردنی گفتوگۆیەکی استراتیژیە لەگەڵ عێراقا بۆ ئەوەی لە ڕێگەی ڕێکەوتنێکی تازەوە بتوانێت ئەو ئامانجانەی کە هەیەی و ئەو تێڕوانین و ڤیژنانەی کە بۆ عێراقی تازە هەیە بەڵێ واقع شتێکی بەڵێ ینی ئەم ڕێکەوتنامە لە باشترین حاڵەتە بەویستی ئەمریکا بێ و بەویستی حکوومەتی ئێستا عێراقیش بێ لە سەرنجامە مادام ناوی لێنراوە ڕێکەوتن ئەبێ بچێتە پەرلەمانێک کە زۆرینەی هێزە شیعەکانن و زۆرینەشیان پرۆ ئێرانن و لەوێدا ئەتوانن بە ئاسانترین شێوە ئەو ڕێسەی کە ئێستا بەم چەند مانگە خەریکن و نازانین چەند ئەخایەنێ ڕەنگە تا کۆتایەکانی ئەم ساڵ و زیاتریش بخایەنێ ئەوان بە یەک دەنگدانی سادە ئەتوانن بیکەنەوە بە خوری و ئەم هەوڵەی با بڵێن ئەمریکایەکان شکست پێبێنن هەوڵی ئەوروپایەکان بە هەمان شێوە. تۆ ئێمە وتمان ئەوان نایانەوێت ئەزمونێکی شکست خواردوو دووبارە بکەنەوە کەواتە من کە ناوم لێنا پرۆسەی دووەمی ئازادی عێراق میکانیزمەکەی فەرقی هەیە واتە دەستێوەردانی سەربازی نییە ئەوان نایانەوێت لە ڕێگەی بەهێزکردنی حکوومەتی عێراقیەوە بتوانن لانی کەمی خەسارەتەکان بگێڕنەوە و میکانیزمەکان بەو شێوەیە بگرنەبەر. بەڵام ئێمە بیرمان نەچێت ئێستا حاڵی حاضر لە عێراقا حکوومەتێک دەست بەکارەکە لە ڕووی پراکتیک و ئەوەوە حکوومەتێکی کاتیە و خۆشی جاڕی هەڵبژاردننی پێشوەختەی داوە کۆی کە مامەڵی حکوومەتێکی کاتیەکە و ئێمە بیریشمان نەچێت سەرۆکایەتی کردنی ئەم حکوومەتە کاتیە سەرۆگۆزیرانێک ئەی کاکە هیچ کوتلەیەکی بەهێزی لەناو پەرلەمانانیە کەواتە پشتگیری و با بڵێن پاڵپشتی سیاسی لەناو پەرلەمانی عێراقیشانە و خاڵێکی تریەوەی کە کاکبەرهەم ئیشارەتی پێکرد تۆ هەموو ئەمانە با هەبن با ئەمریکا ئەوروپایەکان هەر میکانیزم استراتیژێتێکیان هەبێ بەڵام تۆ ئەگەر ویستێکی سیاسی ناوخۆیی نەبێەوە کۆی کە کاک مەسعود ئیشارەتی پێکرد بەچی ئەچێیانی ئێمە ئەبێ ڕەنگە ئێمە بین بەلامانەوە ئەم شتانە گرنگ بێ و ڕەنگە سونەکان بەلایەنەوە گرنگ بێ بەڵام نابێ ئەومان لە بەرچاو بێ کە زۆرینەی سیاسی لە عێراقا ئێستا بەلایەوە زۆر گرنگ نییە و دەستێوەردانی عێراق بە ئێران بۆ کاروباری عێراق نەک بە گرفت نازانێ بەڵکو بە پێویستی ئەزانێ و قەناعەت و بیر و بۆچوونی وایە کە ئەبێ وابێ کەواتە لەسەر ئاستی میلیش گرفتێک لە ئارادا نییە و ئەوانەی کە ئەوروپایەکان و ئەمریکایەکان و با بڵێن تا حدێک کورد و سونە بە گرفتی ئەزانن لەسەر ئاستی شەقامی میلی بەشێکی زۆری شیعەکان گرفت نییە کەواتە تۆ و لە ڕووی ئابووریشەوە بە هەمان شێوە ئێستا ئێران عمقێکی استراتیژی و ڕێگوڕیشەیەکی تونند و تۆڵی ئابووری لە عێراقا داکوتیوە و جۆرێک لە پاشکۆیەتی و فەرزکردنی ئیرادەی ئابووری بەسەر عێراقا سەپاندووە وەزعێتێکی وای دروست کردووە کە عێراق بە ئێران نەتوانێت بەتەکید یعنی کە هەموو ئەمانە هەبوون وامان لێ کات بەڕاستی ئەمەل هەڵچنین و ئاسۆبینینێکی گەشت بۆ ئەو استراتیژە تازانەی کە بۆ عێراقن یعنی هی ئەوە نین ئەمەلی لەسەر هەڵچنی دەست خۆش من حەزەکەم بینە سەر گەڕی دووهەم کە زۆرتر ڕۆشنایی لەسەر پێگە و ئایندی هەرێمی کوردستان بێ ئەگە بڕیار بێ ئەمە استراتیژێکی تازەوێ پێڕەوی بکەن لەلایەن ئەوروپا ئەمریکا ئەگە بڕیار بێ گۆڕانکاری تازە بێ ئەگەر بڕیار بێ هەوڵی تازە بێ یاخود گۆڕینی ئاراستەی عێراق بێ لە بەرەیەک و بۆ بەرەیەکی کە من تا حدێک لە ڕێی خوێندنەوەی هەواڵ و زانیاریەکان و بە شرۆڤەی خۆم تا حدێک هیوادارم گەشتبینەکەم لە جێ خۆیان بێ گەشتبینم لە بەرەوەی لەوە هەیەم جەم و جۆڵە دەستی پێ کردووە ئێمە هەندێک شتمان بینیوە کە تقریبان هەستەکەم کرانەوەی عێراق بەڕووی کەندا و گۆڕینی ئاراستەکەی ئەو هەوڵانەی ئەمریکا و فەڕەنسا و وڵاتانی تری ئەوروپاش لە عێراقی خوازن ئەمانە زۆریان مەرزدارە بە پاراستنی کیانی سیاسی هەرێم کیانی فیدرالی و سیاسی و دەستوری هەرێمی کوردستان و با بڵێن چارەسەرکردنی هەموو ئەو کێشە هەڵپەسێداوانەی لە نێوان با بڵێن بەغدا و هەولێرا هەیە بە پێی دەستور و بە پێی کات بەڵگەکان چین بەڵگەکان ئەوەیە کە هەر لە سەرەتای دەستپێکردنی گەڕی گفتوگۆی استراتیژی نێوان ئەمریکا و عێراق
ئەمریکا داوایکە کە شاندی هەرێمی کوردستان هەتا لە کۆبوونەوە ڤیددیۆ یەکەش کە کرا لە ڕێی ئۆنلاینەوە شاندی هەرێمی کوردستانی تیا بوو لە سەردانی کازمی بۆ ئەمریکا دیسان ئەمریکا داوای کرد کە شاندی هەرێمی کوردستان بە فەرمی لەنەوە ئەو شاندەیە هەبن لە بەیاننامەکەی کە وەزارەتی دەرەوەی هەردوو لە ئەمریکا و عێراق دەریان کرد بەڕوونی ئەوەی تیا بوو کە ئەمریکا خۆشحاڵە بەو پێشبەسوونەی لە گفتوگانی نێوان هەولێر و بەغدا هەبووە لە نێوان هەردوو حکومەتە هەبووە لە بواری وزە و بودجە هەروەها کە هەردوو وەزیرە فەڕەنسیەکە کە هاتن لەگەڵەوەی سەردانی بەغدایان کرد سەردانی هەرێمی کوردستانیان کردو بە پێی لێدوانەکانی خۆیان کە ئەوان پشتی هەرێم بەرنیان و هیوادارن لەگەڵ عێراقا بگەنە ئەنجامێکی باش لەوەش گەرنگترەوە بوو کە بەڕێز ماکرۆنیش هاتە بەغدا خۆی داوای کرد کە بەڕێز نەسیبان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بچێتە بەغدا و لەوێش پێشوازیەکەمان بینی لە پرۆتۆکۆلێکی زۆر جوان بەڕێوە چوو لەگەڵ ئەم لە ناو لە سەروبەندی ئەم هەوڵانەیە ئێمە بینیمان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان ڕێککەوتنێکی کاتیان کرد گەرچی کاتی بوو بۆ 3 مانگێکە بەڵام سەتاسی بڵێن ئەو بڕێ کە پێویستە بە موچەخۆران هەرێمی کوردستان عێراق بینەرێ لەسەر ئەوە ڕێککەوتن و ئێستا حاڵی حاضر ڕەنگە کاک مەسعود باشتر ئاگادار بێت لە من شاندی هەرێمی کوردستان بۆ مناقەشەی بودجە بۆ داڕۆشتنی بودجە ئی 2021 لەوێ بەشدارە پێمە بەشدارێ ئاچن ینی بەشدارە بێ لە هەموو حاڵەتەکان لە ڕووی حتا لە ڕووی سەربازیشەوە ئێستان دێک کۆبوونەوە هەیە لە نێوان وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری عێراق بە چاودێری ئەمریکا جمو زۆلەگە هێشتانە گەیشتە ئەنجامێکی کە ینی دڵخۆش بێ بەڵام مای دڵخۆشی بێ بەڵام شتێک هەیە ینی من جۆرێک گەشتبینیم هەیە بەرامبەر ئەمە نازانم ئێوە چۆنەی بین کاک مەسعود زۆر سپاس وڵای من ئەم تەمەنم بابەتە زۆر گرنگە بەس مۆزوعی کشانەوەی هێزەکانی ئەمریکا پرسیارت کرد لە جەنابی دکتۆر حەزەکەم ئاماژەی پێ بکەم ئەو بڕیارەی پەرلەمان لە ماوەی لە ئیعلامی عێراقیشا باسم کرد کە وتم ئەمە بڕیارێکی تایفیە لەبەرەوەی پێکهاتەی کورد و سونە بەشداریان تێدا نەکردووە و شیعڕیان وایە ئەمە بە ئەغلەبیە من ڕێیم وایە کە نظامی سیاسی عێراقی نظامی تەوافقیە نظامی ئەغلەبیە نییە پێویستە بۆ ئەم بڕیارە سیاسیانە پێکاتە سەرەکیەکان متفق بنە سەری و ئەمە جانبە سیاسێکی قەراراتی پەرلەمانی عێراقیش هیچ ملزم نییە بۆ حکوومەتی ئیتیحادی بە هیچ نەوعێک و قەراری محکەمەی ئیتیحادیە لەسەر و بابەتە و ئەسڵەن پەرلەمان هەر بۆی نییە ئەم جۆرە بڕیارانە دەربکات بۆی نییە بەس بۆی هەیە تەشریعی قوانین و ڕقابەی ئەجهزەی تەنفیذی بکە بە نسبەت هەرێمی کوردستان ئەوەی تەوەری دووام کورد لە 92ەوە دعمی دەولی وەرگرتووە یعنی ئێمە بە سەراحەت بێ نەقدی خۆمان بکەین بەشێکی خەتای خۆمانە کە پرۆسی سیاسی یاخود پێگەی سیاسی هەرێمی کوردستان وەکو پێویست یاخود ئەوەی کە هەموو لە ناخی هەموو تا کوردێکە هەیە نەگەشتۆتە ئەو قۆداغا بەڵێ بەشێکی پێویست بە ململانی ناوخۆکانەوە هەبووە لە نێوان حزبە سیاسیەکانە بە دەرەجە ئەساسی یەکێتی و پارتیانی ئەو دوو حزبە حاکمی هەرێمی کوردستان بوونە بەڵام لەو کاتێک کە نۆفلای زۆن دروست کرا بە قەراری ئوموم متحیدە مەبزان قەراری ژمارە 16 کورد پێگەی سیاسی خۆی لە ناو مجتەمەعی دەولیە چەسپاندووە و حتا لە دوای با بڵێن لە ئامادەکردن بۆ ڕوخانی سەددام مجتەمەعی دەولی دعمی کوردەکە بۆ چەسپاندنی نظامی فیدرالیەت سەرڕایەوەی کە پەرلەمانی کوردستان پێشتر بڕیاری ئەویدا بوو کە نظامی فیدرالی بەڵام لە نەتیجە ئەمە اتفاقاتی سیاسیە و مجتەمەعی دەولی دعمی کوردی کرد لە دەستوری عێراقیە ئەمە بچەسپێنرێ ئێستاش وابزانام لە بەرنامەی تریش هەر لێرە ئێمە ئاماژەمان پێکرد من پێم وایە ئێمە با بڵێن ئەم مافە دەستوریانی کە هەمانە لە عێراقا لە هیچ بەشێکی تر لە وڵاتانی ناوچەکەیان نییە و هەنگاوێکی مێژوویە لە دوای بەیان 11 ئازار کە با بڵێن بەردی بناغەی چەسپاندنی مافەکانی گەلی کوردی تێدا سەقام گیرکرا لە دوای ئەوە یعنی ئەم مافانەیە کە لە کورد کە لە دەستوری عێراقیە چەسپێنراوە بێوێنەیە لە مێژوویە بە تایبەتی لە ناوچەیەکە کە نظامەکانی هەمووی نظامی دیکتاتۆرین و محاولەکەن
پێکهاتەکانی تر هەر بسڕنەوە لە ڕووی کەلتوریەوە لە ڕووی زمانەوە لە ڕووی ئێمە محاولە کرا سەدام و ڕژێمەکانی پێشووتر محاولان کرد دیموگرافێتی هەموو هەرێمی کوردستان بگۆڕن نەک تەنها کەرکووک و ناوچەکانی تر. ئەجا پێگەی سیاسی هەرێمی کوردستان پارێزراوە لە عێراقا بەو دەستورەکە هەیە هەتاوەکو ئەم نظامە سیاسیە وجودی هەبێ ئەم دەستورە وجودی هەبێ پێگەی سیاسی هەرێمی کوردستان پارێزراوە و هەرێمی کوردستان لە پرۆسی سیاسی عێراقیشە سوقلێکی گەورەی هەیە بزەبتوکەوەی عێراق ئێمە گەر بمانوێ بەهێزتر بین ئەبێ لە ناوەخۆیان ڕێکتر بین مؤسساتمان بەهێزتر بکەینەوە و ویستی بەهێزبوونمان هەبێ طبعا يعني ئێستا مثلا يعني ئەم مشکلانەی کە هەیە محاولەی عەرقەلەکردنی ئیشوکاری حکوومەت هەوڵی ناسەقامگیر سیاسی و با بڵێن یاریکردن لەسەر وەتەری ئەوەی ینی وەڵا ئەم هەرێمە گرنگ نییە ئەم هەرێمە باش نییە ئەم هەرێمە بە باش و بە خراپەوە هەموو ئەحزابی کوردی بەرپرسنی بە پارتی بە یەکێتی بە گۆڕان بە کۆمەڵ بە هەموو تاکێکی کورد بەرپرسەری لەبەرەوەی هەموو تاکێک بە باش و خراپ شەریکە لە حکومڕانیە وڵاتەیە هیچێک کە فەرمانبەرە بەشدارە لە حکومڕانیە وڵاتەیە ئەوجا ینی بۆ ئەوەی پێگەمان باشتر بێ بەهێزتر بێ پێویستە لە ناوماڵی کوردیەوە دەست پێ بکەین و خۆمان ڕێخینەوە و پێگەی ئێمە پێگەی دەستوریمان زۆر وازەحە ینی لە مادەی 170 لە دەستوری عێراقی هەرێمی کوردستان وەکو کیانێکی فیدرالی پارێزراوە بە هیچ جۆرێک هیچ نظامێکی سیاسی ناتوانێت دەستکاری ئەم هەرێمە بکە ئللا ئەگەر ئینقلابێک ڕوو بدە و ئەم دەستورە تەجمید بکرێ گرنگیشە ئێمە ینی ڕۆیامان هەبێ بۆ نمونە بۆ 5 ساڵ بۆ 10 ساڵ لە عێراقا مانوێت چی بکەین ئێمە حقوقمان هەیە لە عێراقا واجباتیشمان لەسەرە التزاماتی دووطرفیە پێم وابێ ئێستا هەم سەرۆکایەتی هەرێم و هەم حکوومەتی هەرێمی کوردستان دائما تاکید لەواکەنەوە کە معالەجەکردنی مشکلەکان بە تایبەتی لە ئاخر لێدوانی جەنابی سەرۆکی حکوومەت تاکید لەوەکاتەوە چارەسەرکردنی ئەو کێشانە لە چوارچێوەی دەستوری عێراقیە طبعا ئەبێ ئەوە لەبیر نەکەین حکوومەتی هەرێمی کوردستان و سیاسەتی هەولێر زۆر جار ناچێتە ژێرباری هەژمونی وڵاتانی ئیقلیمی و بە تەحدید ئێرانەوە بۆیە زۆر جار کێشەکان لە نێوان هەرێم و بەغدا ئاگات حالەتێکی چەقبەستن چونکە لە بەغدا ئەو ئیرادەیە ئەوەستێنرێ بە حکمی تەدەخولاتی ئیقلیمی هەموو جارێکە شتی تون کراوە لەلایەن عێراقەوە بە تایبەتی لە 2023 یەکشت پێم خۆش ئاماژێ پێ بکەم ینی عێراق لە ویستی عێراق خۆی نەبووە یەکشت گرنگ ئاماژێ پێ بکەم ئەزانی موضوعی دکتۆریش هەندێک ئاماژەی پێکرد موضوعی اتفاقی تعاونی استراتیژی بینی ئەمریکا و عێراق طبعا ئەمە بە قانون تەشریع کراوە یعنی ئێستا هەر اتفاقیەکی تر بکرێ پێویست بۆ ناکە بچێتە ناو پەرلەمانە چونکە لە چوارچێوەی ئەو قانونەیە کە پەرلەمان تەشریع کردووە طبعا من معلوماتم هەیە هەنیەوەی کە وەستت ساڵی 2000 چەند کراوە لە 2008 اتفاقی تعاونی استراتیژی کراوە ئێستا هەموو دانوستانەکان بەگەڕانەوە پەرلەمان نەخێر لە نامەیەکی تازەیە لە چوارچێوەی ئەو قانونەیە بۆیە هەر شتێک بکرێ لە چوارچێوەی ئەو قانونە حکوومەت سەلاحیەتی خۆیەتی هەردوو لاژۆیان ڕاگەیان کە لە سەرتاوتیان ئەوە ئەکرێتە بنەمایە هەمان ڕێکەوتن نیە لە کاتی وەرە با بچینە لای دکتۆر پەروێز دکتۆر کوردستان چۆن نەبینی پێگەی کوردستان چۆن نەبی لە ناو ئەم استراتیژەی کە باسیەکە ئەوەی بکەینە سێ ئاست ئەوە نێ چۆن دەڵێن شیکردنەوەی ئاسی شیکردنەوەکانەکان ناوخۆی کوردستانە یەکەمیان کوردستان و عێراقا یەکەمیش گۆڕانکاریە هەرێمی و نێودوڵەتەکان و ئەو ئەکتەرانێکەیە کەواتە کۆمەڵک فاکتەرمان هەیە کۆمەڵک ئەکتەرمان هەیە لێرە لە ئاسی ناوخۆ تا بڵی وازمان خراپە بارودۆخێکی زۆر زۆر مەترسیدار و خراپمان هەیە من هەز بە مەترسی دەکەم لە دوو ئاستەوە هەز بە مەترسی دەکەم یەک بەهێزبوونەوەی عێراق زۆر زۆر بۆ من جێ مەترسیە بە پێچەوانی ئەوە دەکەن شروع بەکارە بەڵام خۆشحاڵم کە لە چی کەوای دەبینم ئەمە سەر ناگرێت لەبەر چی عێراقی بەهێز هیندێک شتمان هەیە لە ئەدەبیاتی نوێی تیۆریک بە ناوی جیناتی جیۆسیاسی دەڵێ ئەم دەوڵەتە تۆ دەتێ بزانی چۆن ڕەفتار دەکات بگەڕێەوە بۆ هەویەکەی ئەم هەویە کۆمەڵک جیناتی تێدایە چۆن بەدەن جیناتی تێدایە هەڵگری کۆمەڵە خەسڵەتی تایبەتی تۆن کە تۆ وا لێ دەکا وا ڕەفتار بکەی وەنیە لەو نیچاوت ئەمە بێ تۆ
تۆ ناتوانانی عراقیش کە وڵاتێکی دەستکردە ناچارە بە هیندێک شت ئەم عراقە تا ئەو ڕۆژێ تەبعەوە هیوا بە دەگەڵ تەحلیل لێک جیاکەینەوە تا ئەو ڕۆژێک کە دەڕوخێ پڕ لە کێشە دەبێت ئێستا ئەمریکا دەهێوێ ڕەگەزە ناسیۆنالیستەکەی بەرزکاتەوە ئێمە مێژوویەکی باشمان نییە لەگەڵ ئەم ڕەگەزە ناسیۆنالیستیە چونکە پێکدادانی ناسنامەی دروست دەبێتەوە تۆ لێرە ئەلێرە کۆمەڵک مەترسیت بۆ دەیەوێت لە بەرامبەر ئێران وەک باسم کرد ئەم ڕەگەزە ناسیۆنالیستیە گرەی دەداتەوە بە جیهانی عەرەب دەیخاتەوە ئەوەی کە بە پرۆژەی شاوین و تەبعەن پرۆژەیەکی نوێ نییە 1956 یەکەم جار پاشان هەڵدەوەشێتەوە بەهۆی شۆڕشی 1950 دەست پێ دەکاتەوە 79 دەست پێ دەکاتەوە 80کان دەست پێ دەکاتەوە سەدام هەوڵێکی بەبەستم چییە ئەمە هیوایەتەوە ممکنە بەشێکی ئەو 1700 کیلومترەکە بۆ ڕێکە لە بەسڕەوە دەچێت بۆ ئەقەبەوە قەبەش بۆ مسر دەستیان پێکردو ممکنە کەواتە کازمی بە بۆچوونی من تماشاکەن عبادی سەرکەوتنی بەدەستێنە بۆی کە دەمەوێ بە بەڵگە قسە بکەم سەرکەوتنی بەدەستێنە لە ئاسی نێودوڵەتی چی بە ئێمە کرد ڕێفراندۆمێکی گەورە کە هاو ئاراستە بوو لەگەڵ ئیستراتیژیەتی زۆر من دەبینم دەڵێن ئەمە دژی ئیستراتیژیەتی ئەمریکا بوو وانە دژی ئیستراتیژیەتی ترامپ بوو نەک ئەمریکا بە ئەم دوو شتێ با دەقیق بین لە کاتێک ئەو پەڕی گوشاری با بڵێن کە لەلایەن ئەمریکاوە بۆ ئێران دەکرا ئێمە بینیمان ئێرانی زاڵ کرد نازم کامە لە بەڕێزانتان بوو باسی ئەوەی کرد کە ئێران لەو ناوچانە زاڵ بوو دقیقە ئەم قسەی زۆر دقیقە ئێمە قیچ کاتێک تەسەوڕمان نەدەکرد ئەمریکا ڕازی بێ لەوێ زاڵ بێ بەڵام فیدای چی کرا فیدایەوەی کە لەوانەیە عبادی بتوانێ لەو شەڕەکە لە وەرگێ ڕەوایەتی وەربگرێ لە هەڵبژاردن بیباتەوە هاوسەنگی ڕاگرێ ئەینی هەمان شت خەریکە دووبارە دەبێتەوە تو تماشاکەن ئەوەی کە کاتێککە ئەو حکوومەتەی لەوێ بۆ پێویستی بە کوردستان نەبووە بە وڵاتانی عەرەبی هێزە سەر و هەرێمەکان هەبێ مەترسی بۆ هەرێمی کوردستان بە ئاوە بە سادەیی نەڕوانی نام قەزیە بەڵام لە چی دڵخۆشم و گەشت بینم کە نەبوونی بنکەی جەماوەری لەلایەن کازمیەوە ئەمری کوردەکە ئێران هەروە ناتوانانی ئاوتیکەی لە عێراقەوە تۆ بچێتە دەرێ من یەکشت بە پێشوەی دەوترا کە ئێران پارە دەدا و میلیشیاکان و من هەمیشە لە ڕووسینەکانم لە توێژینەوەکانم و لە چاو پێکەوتنەکان دەموت ئەمە عێراقە پارە دەداتە ئێرانێ ئێستا گەراکانی سەرەتاکانی 2020 دەرکەوتووە کە ئەوەی کە مەزادی پارە و ئەم بانکانە چۆن پارە دەنا 2015 هیچ کاتێک ئێران تەحملی ئەم هەموو حەسڕی نەدەکرد و بە ئێستا شێوەکە ئەم حەسرە کوشندانە ئەم ئابڵ و قەوسزایانە لەسەری هەیە کەواتە بوونین جۆرێک لە هاوسەنگی بە خازانجی هەرێمی کوردستانە چ بەرز بوونەوەی ئەم با بڵێن ڕەگەزە شیعەیە پێکدادان دروست دەکا و ئێران زاڵ دەکا و ئێمە لاواز چووکە ئێرانیش هەست بە مەترسی دەکا لە بەرامبەر فاکتەری کوردی خۆی ئێمە لێرە 6 میلیۆن کەس بین لەوێ زیاتر لە 12 میلیۆن کوردی هەیە من یەک شتی کلاسیک دەمهەیە بیری لێ بکەینەوە ناڵم من بیگۆڕین ئێمە دەمانوە پێشەوەی دەمانوت تا فاکتەری کوردی و فەلەستینی چارەسەر نەبێ ئیستقرار نابینە ڕۆژهەڵاتی ناوڕاست ئێستا باوا بڵین تا ئەم استراتیژیە لەلایەن تورکیا و ئێرانەوە بەردەوام بێ فاکتەرەکە چونکە بۆ ئەمانە ڕەبتی بە فاکتەری ئیسلامی فاکتەری عەرەبی فارسی تورکی ئەو ململانیە مێژووی جیۆسیاسیانە هەیە تماشاکەن دراساتی نوێی ئەمنی دەڵێ بۆ نمونە قوتابخانەی کۆپنهاگن و کۆمەڵە قوتابخانە ناچمە ناوی لەم بەرنامەیەدا دەڵێ هێشوویەکی ئەمنیە ڕۆژهەڵاتی ناوڕاست و کۆمەڵک لە قەیدێکیشی هەیە پێکەوە گرێدراوە کە ئەم خوێندنەوە ئەکادیمیە بۆ بکەین من دەڵم تا ئێران بەم شێوازە و بەم استراتیژیەی بمێنێ و تورکیا پرسی فەلەستین و پرسی کورد چارەسەر نابێ دەمەوێت گۆشەنیگامان بەرەبەرە بگۆڕین بە حیسەکانمان خۆمان ڕۆژنامەنووسمان ڕۆشنبیرمان ئەم گۆشەنیگایە کاری لەسەر بکەین بۆی کە ململانە جیۆسیاسیەکان ببینین بۆیە لە ئاسی ناوخۆ وەزمان خراپە بەداخەوەکەوا دەڵێم هیوادارم هەموو درگ بە مەترسیەکان بکەین بەڵام لە ئاستی ئیقلیمی تۆ تەماشاکەن ئەکتەرەکان تورکیا لە چ دۆخێکی خراپدایە ململانی ناکۆکی هەیە ئەوی کە داودۆغڵۆ کە ئەم تیۆرە دادەڕەژە سفرکردنەوەی کێشەکان و قوڵایی استراتیژی ڕێک بە پێچەوانەوە تورکیا لەگەڵ هەموو وڵاتانی تر کێشە هەیە ئەمە بە قازانجی هەرێمی کوردستانە تماشاکەن سەردان دوایی بەڕێز نەچیروان بارزانی پێگەی کورد بەرەبەرە خەریکە بەرز دەبێتەوە کاتێککە ئەو پێگەی لاوازە تماشای بە نرخی لیرەی تورکی بکەن تماشای ململانەکانی بکەن لە سووریا و لە عێراق و لەگەڵ فەڕەنسا تماشای ئێران بکەن لە چ ئابلۆقەیەکی کوشندەدایە لاوازبوونی وان دەتوانێت بەڵام بەهێزبوونی عێراق بەرزکردنەوەی ئەم جینە ناسیۆنالیستیە دەتوانێت مەترسیدار بێ لە کاتێکدا سێ کوچکەکەتان لەبیر نەچێت کە دێمەوە سەرەتای قسەکەی کە باسم کرد استراتیژی ئەمریکا کە بیهەوێت لە ڕووی ئەمنی سەربازیەوە عێراق بێنێتەوە سەر پێی خۆی حکومڕانێکی باش بکە و لەو بەری لە ڕووی اقتصاد و ئابووریەوە کارچە قسەم هەیە بۆەوە کە ئەمانە کوێ خاڵە لاوازەکانی
کە دێمەوە پاڵ لێرە ئێوە کە بەشێکی سەرکەوتوو دەبێت بەشێکی زۆری سەرناگرە لە عێراق وەوە کارە پێکاتەیەکانی چین. بەڵام کاکتۆر ئێمە پرسیارێکیش لێرەدا هەیە. ئێمە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو عێراقمان بە چەندین شکل و شێواز بینیوە. ئێمە عێراقی مەلەکیمان بینیوە، و عێراقی کۆماریمان بینیوە، عێراقی کودەتاکانمان بینیوە، عێراقی حکمی دیکتاتۆریەت و ترۆپکی ناسیۆنالیستی و ڕێگەسپەرستیمان بینیوە، و عێراقی حکمی تایفەگەریشمان بینیوە، و لە دوای 2003شەوە بە جۆرەها ڤێرژن عێراقمان بینیوە. سەرنجام بەشی ئێمە لەم عێراقەیە چی بووە؟ لە هەموو قۆناغێکە بەشی ئێمە لە عێراقا بەشێکی باش نەبووە. یعنی ئێمە نە لە عێراقی لاواز سوودمان وەرگرتووە بە جدی، نە لە عێراقی معتدیل و لە عێراقی لاواز سوودمان وەرگرتووە، سوودمان وەرنەگرتووە. تماشای گەشەی بە نمونە دێنینەوە لە 2005 تا 2013 تماشاکە. دەزانی پێوەرمان هەیە ڕێژەی بێکاری، ڕێژەی گەشە پێدان. تۆ ئەزانی کاکتۆر ڕاستە فەرمووی، دروستە ڕەنگە هەندێک ئامانجی مەرحەلی ئەوەی من بیری لە یەکەمەوە ئەوەی مەبەستی منە، مەبەستم ئامانجە استراتیژیەکەیە. ئێمە دروستە ڕەنگە لە بوجا شتێکمان زیاتر بەرکەوت بێ و تۆزێ پەرژاوینە سەرەوەی کە ژێرخانێکی تا حدێک ئاوادانکردنەوەوانە لە کوردستانە دروستکەین، بەڵام لە ڕۆ سیاسی و لە ڕۆ ئامانجە استراتیژیەکانی ئەم وڵاتەوە کە ئەو هەموو خەبات و قوربانی دانی 100 ساڵی ڕابردوو زیاتر ڕەنگە مەبەستی من ئەوە بێ نەک ئامانجە مەرحەلێ کورتخایەنەکان. بەڵام قۆناغێکیش هاتوونێت بە دڵنیاییەوە بەس ئەگەر بە دیوێکی لۆجیکی واقعیش بیری لێ بکەینەوە ئێستا پرسیارەکە بۆ ئێمە ڕەنگە ئەمە بێ. مادام ئێمە عێراقمان بە هەموو جۆرەکانی بینی بێ، مادام هەموو ئەزمونەکانمان تاقی کرد بێتەوە و دەست و پەنجەمان لەگەڵ ڕاهات بێ، ئێستا پرسیارەکە با بەم شێوەی بکەین. ئەگەر بێت و بەرژەوەندەکانی کوردستان لە عێراقێکا سەقامگیرترە کە بەدەستی ئەم لاولاوە نەبێ و بەدەستی دەروجیرانەوە ونجڕ نەبوو بێ، یان بەدەستی عێراقێکەوە کەلانی کەم سیادەکەی بەدەستی خۆیەوە بێ، بۆی تۆ بتوانی لەگەڵی ڕێکەوی. چکە عێراقێک کە ئەجندای دەرەکی بەسەریا زاڵ بێت تۆ ناتوانی تایە ئارامبی و ناتوانی لەگەڵی ڕێکەوی. لەبەر ئەوە بۆ ڕێکەوتن لەگەڵ عێراقاواتە ئارامی و ئاسایشی هەرێمی کوردستان ڕێک پێچەوانەیە لەگەڵ استراتیژێت و مەترسیی دەرو جیرانەکان تاکە هیچ کات ئارامی ئەم هەرێمەیان ناوێ و ئەمەشیان نەشاردۆتەوە بە ئاشکرای پرسیارێک بکەم کاک دکتۆر لە جەنابەت. بەڵێ کەی بووە کە تماشاکە ئەو چرکە ساتانەی کە مافی کورد سەسپێنراوە لە 58ەوە سیرکەلەوەی من پرسیار دەکەم کەی بووە کە ئێمە زەرەرمان لە لاوازی عێراق کرد بێ ڕێک بە پێچەوانەیە نمونونەکانی عینی من دەمەوێت لە تیۆر بچمە دەرێ پێمان دەڵە ئەو کاتێکە حکوومەت لەوێ لاواز بووە ئێمە توانیمانە شتێک بکەین بە هەموو ڕخنەکانەوە بە هەموو کەم و کۆڕێکانمانەوە. باشە ئەمە یەک دوو باسی ئەوەت کرد باسی پێکدادانی ئەم باسی جینات بۆ سووریا و تورکیا وێرانی ڕاست بۆ دەقیقان دەم خۆش من دەمەوێت ئەمە پرسیارە تۆ بکەم. بەڵێ پێت وایە بەهێزبوونی عێراق ئێمە دەتوانین کە ئەلەساس ئەجندای دەرەکی کێشایەوە بۆ قاعید و عێراق و نمونەی سەدامیشمان هەیە پێت وایە ئێمە دەتوانین کێشەکانمان چارەسەرکەن و تێیدا بەهێز بین؟ من ئەلێرە کێشەم دەگەن ئەم لۆجیکە هەیە. جابا من وەڵامەکەی من واهی بێتەوان من بینەران ڕەنگە ئێستا بیرروبۆچوونی منیان لا گەڵاڵە بوو بێ کە من هیچ وەخت نەموتووە لە بەرژەوەندی کوردستانەکە عێراق بەهێز بێ و ڕەنگە لە تیۆر و لە شرۆڤە بڕۆینە دەرەوە من با بڵێن ئەو قسەیە بکەم کە نەخێر من هیچ وەخت لەگەڵ ئەوە زانیم و تەمەناشی بۆ ناکەم چکە من وەکو عەرزم کردی لە دوای 2003شەوە ئێمە بینیومانە هەچ کات کە حکوومەتەکانی عێراق لاواز بووبن هەولێر چەقی بڕیاردان و چەقی یەکلاکردنەوەی کێشەکانیان بووە. من هەمیشە نمونەی کابینەی دۆمی نووری مالیکیە هێنمەوە ئەو کاتەی کە دوای 9 مانگ لە چەقبەستنی سیاسی لەوەی کە ناتوانرێ پرۆسی سیاسی لە عێراقا ڕزگار بکرێ لەم هەولێرەیە دێت ئەبێتە کلیری چارەسەر و پەنا بۆ هەولێرە هێنن و لێرە کێشەکانیان بۆ لێک لایەکرێتەوە. بەڵام هەمان کابینە دوای چەند مانگێک هێز بەرە و کوردستانە دوای چەند مانگێکی دیکەش و دوای چەند مانگێکی دیکەش پشکی کوردستان لە بوجەی کوردستانە ئابردرێ کەواتە من هەرگیز لەگەڵ عێراقێکی بەهێزانیم و من پێم وایە ئێمە مەبەستی من ئەوەیە مادام ئێمە لە ڕووی پراگماتیکی بوونەوە لە ڕووی واقعی بوونەوە ئێستا هەرێمی کوردستان ناتوانێت بچێتە ئاستەکەی دیکەوە کە بەدەستێنانی سربەخۆیە لە ڕووی واقعی بوونەوە لە حاڵی حازرا لەبەردەست نییە. ئەسڵن من هەر پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بە هەبوونی سیاسەتی استراتیژی دوورمەودا لە عێراقا نییە بە گوێرەی کات مامەڵی لەگەڵا بکە بۆ ئەم قۆناغە بۆ حاڵی حازر ئەوەیەکە حکوومەتی هەرێمی کوردستان و ئاراستەی سیاسی کوردستان بەوە بێکە
پشتگیری لە هەوڵێک بکە کە عێراقیەکان تایە بڕیاردەر بن بۆی تۆ بتوانانی لەگەڵیانە ڕێکەوی چکە تۆ مادام بە دیوێک لە دیوەکانە نتوانی لە ڕووی واقعیەوە سربەخۆبی کەواتە ئەبێ بتوانی جۆرێک لە فۆرمی پەیوەندی لەسەر ئاستی ڕێکەوتن دروستکەی ئەم ڕێکەوتنە لە نەبوونی سیادەیەکە لە نەبوونی توانای بڕیاردانە لە بەغدا تۆ ناتوانانی بە هیچ کوێیەک بگەیت هەر لەبەر ئەمەیە من ئەڵێم ئاسۆیەک ئەکرێ لەسەر ئەمە هەڵبچنین بە دیوێکی تریشا لەبەرەوەی کە منۆکو لە سەرەتا شاوتم هیچ هەنگاوێک هیچ استراتیژێتێک بە ئاراستەی چارەسەرکردنی قەیرانەکانی ڕۆژەڵاتی ناوەڕاست سەر ناگرێ ئەگەر دووشت لە خۆی نەگرێ یەکەمیان پرسی عەرەب ئیسرائیلە دووەمیان کەیسی کوردستانە هەر مامەڵەکردنێکی هاوشێوەی 100 ساڵی ڕابردوو ئەو استراتیژیەتە ناگەیەنێتە مەبەست و ئامانج هەر لەبەر ئەوەشە قەناعەتی من وایەکە قوڵایی ئەم استراتیژەی کە ئێستا ئەمریکا ئەوروپایەکان ئەیکەن ئەبێ بە دیوێکە یەخستنی ناوخۆیی بێ و یەخستنی ناوخۆیش لە عێراقا واتە بە شێوەیەکی سەرەکی جۆرێک لە داڕشتنی فۆرمی تازەی پەیوەندیە لە نێوان کوردستان و عێراقا ئەگینا من پێم وانە بگاتە چارەسەرێکی ئەوتۆ و کێشەکان وەکو جۆرێک لە مخەدیر ڕائەگرێ بەڵام بە دیوێکتر سەر هەڵەدەن هەر بە درێژایی مێژووی کورد لە عێراق درێژایی شۆڕش و ڕاپەڕینەکانیش هەر دەستکەوتێک کە بنەمای یاسایی هەبوو بێ وەکو ئەوەی کاک مەسعود باسی ڕێکەوتنامە یانزەی ئازاری کرد بە زۆری لەگەڵ ئەو سەرۆکانە بووە کە بەهێز بوون و کەمترین کاریگەری خارجیان بەسەرەوە بووە ئەم دەستکەوتە ئەوانەی کاڵم بنەمای یاسایی هەیە خۆ سەدام چیمیاباران و ئەنفال و کوردستانیش وێران کرد بەس بەبەستمەوەیە ئەو دەستکەوتانەی بەڵام یانزەی ئازار خاڵێک بوو ئەمە نەگەڕاینەوە بۆ پێشی بەڵکو چوینە دوای لە ڕاپەڕی ناچوینە دوای با بڵێن ئۆتۆنۆمی ئەمە حاڵەتێکە ئێمە تاوان هەروە بیستم وەک بۆ بینەرانیش ئاگادار بن ئێمە بەس باسی بەرەی ئەوروپا و ئەمریکاکەین جارێ چیان بەنیازە لە عێراق ئێمە ڕەنگە لە ئاڵلقەی ترا باسی بەرەکەی تریش بکەین ئەوانیش هێزن چینە و رووسیا و ئێرانە و بە دڵنیایەوە لە نزیکانە تورکیا ڕێسێتەوە ئیسرائیل و پەیمانە بەهەر حاڵ گرنگ ئەمانش بەرەیەکن و استراتیژی خۆیان هەیە و باوەڕ ناکەم بە ئاسانی ملبن بۆ چوونە دەرەوە کە دەستیان گەیشتوە بە سەرچاوەکانی وزە من ئەوروپا و ئەمریکا بە درێژایی مێژویان لە دروستبوونی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی هەمیشە ئەم ناوچەیە بەرژەوەندی باڵای گرنگی ئابووری و سیاسیان هەبووە لێرە ئەم ناوچەیە هەمیشە بازاڕێکی گەورە بۆ ساختکردنەوە بازارێکی سەخی تەبیعەت بووە دەستکراوە بووە بۆ کاڵا و شمۆک و چەک و ئەوانیان هەروەها سەرچاوێکی گرنگیش بۆ دابینکردنی وزە بۆ نرخانەی کە خۆیان بەپێی سیاسەتەکان ئەیگۆڕن بەڵام بە درێژایی ئەم ساڵانە بە تایبەتی لەم چەندەی دوایە ئەم ناوچەیە بە تایبەتی ناوچەی کەندا و کە سەخەکەی عێراقا و ئێمەش لەسەر عێراقین هەرێمی کوردستانیش ناو عێراقایە ئەم ناوچەیە ناوچەیەکی زۆر نەئارام بووە پڕ بووە لە شەڕ و وێرانکاری و خوێنڕشتن لەوانەیە ئەم نەئارامیە سێ جۆر لە وڵاتەکان سوودیان لێ وەرگرتووە بە دڵنیاییەوە یەکێک لەوانە وڵاتانە کەسەکە فرۆشن وڵاتە زلێزەکانی کەسەکە فرۆشن بەم ناوچەیە ئەمریکا ئەڵمانیا فەڕەنسا سینە زۆر لە وڵاتان کەسەکە فرۆشن ئیتالیایە ئەمانە سوودیان وەرگرتووە لەم نەئارامیە بەتا ئەو وڵاتانەی کە مەیلی پاوانخوازیان هەیە لە نمونەی ئێران و تورکیا کە هەر یەک لە ژێر دروشمێکەوە هەیە لە ژێر دروشمی خەونی سوڵتانی هەیە لە ژێر دروشمی مەزهەبی یا بڵێن درێژەدان بە شۆڕشی ئیسلامی هەرێک ئەمانیش دیسان لە وڵاتان کە قازازیان کردووە زایدان ئەو وڵاتانەی کە ئەیانێ دەست بە بگەنە سەرچاوی وزە لە کاتی زۆعف و ینی هەندێک وڵاتە وەکو رووسیا و چین بە تایبەتی ئەم مناوەڕاتیان هەیە بەڵام لەنێو ئەم نەئارامیە گەلانی وەکو ئێمە بە تایبەتی کە کراوینە چوار بەشە و دابشکراین بەسەر چوار دەوڵەتە بووینەتە کەمینە لە هەریەک لە وڵاتانە گەلانی وەکو ئێمە بەڕاستی هاڕاوە زیانی زۆر گەورەی کردووە تۆ ببینە لە ماوەی ئەو لایەنێک هەم 100 ساڵی ڕابردوو هەرچی هێزێک سەرەڵەیە هەرچی حکوومەتەکە گۆڕێ هەرچی انقلابێک دروستە بێ حکوومەتێکی تازەیە یەکەمین جار خۆی هێزی خۆی بە لێدانی کورتاقی کاتەوە سەیری ئەتاتورک و انقلابەکانی تورکیا و تا ئێستای ئەردۆغان سەیری کۆماری ئیسلامی ئێران پێش ئەو شا نیزامی شا چی بە کورد نەکرد و کۆماری ئیسلامی ئێران کە بەهێز بوو چی بە کورد نەکرد سەیری سووریا بە هەمان شێوە سەیری عێراقی خۆمان کە هەرچی نیزامێک گۆڕاوە یەکەم جار با بڵێن لە کوردیداوە و هێزی خۆی بۆ پیشانداوە
کە چەند ئازاری کوردیدا ئەوەندە بەهێز سادی هەیە لە ئەکادمی ببوورە ئەمە بۆ حکوومەتەکان بەڵام بۆ گروپەکانیش ئەینەشتە سێری بەس ناوچەی خۆمانکە قاعیدە سێری ئەنسار ئیسلام ئەنساری سونە جێشی نەقشبەندی داعش هەموو ئەمانە سەرەتا لە کوردیاننا تا گەیشتە حەشدی شعبیش حەشدی شعبیش هاو لە 16 ئۆکتۆبەر هێزی خۆی لەسەر کورد تاقی کردەوە ئەم ئازاردانی کورد یەک هۆکاری گرنگی هەیە کە ئێمە قاوارە نین قاوارەی سیاسیمان نەبووە لە بەرەوەی بکەرنەوەی ئێمە بەرکار بووین من ئەڵێم لە هەر گۆڕانکاریەک هەر ئەزیندایەک لە عێراقی شەکە کوردستان هەرێمی کوردستان ئەبێ لەگەڵ ئەو ئەزیندایە بێکە عێراق لە هەرێمی کوردستان یاخود کورد وەکو نەتەوە وەکو گەل لە بەرکارەوە کاتە بکەر یعنی ڕۆڵی هەبێ قسەی هەبێ ئەوەی دکتۆر سۆران لە سەرەتای بەرنامەکە باسی کرد زۆر گرنگە ئێستا پێ ئەچێ مەیلی ئەو وڵاتانە کە تا ئێستا چەکیان نەفرۆشت ئێستا استراتیژیکیانێ بۆ ئارامکردنەوەی ناوچەکە بۆ دروستکردنی هەندێک گروپ و کۆنفیدرالی ئابووری و ئەوانە ئیتر دەست بکەن بەوە بەرهێنان ئێستا زانیارێک پێی زانیارەکان بای 22 تریلیۆن دۆلار سامانی سروشتی لە بەنخاکی عێراقا هەیە هێشتا دەستکاری نەکراوە هەموو وڵاتێک حەزەکە بە ئیشی لێ بکە لەوانەیە ئەم استراتیژی گۆڕێ هەرێمی کوردستان ئەوێ بەرژەوەندی دروستکە ئەو وڵاتەشی بەرژەوەندی هەرێمی کوردستانی نەپارێست ئێوە مەترسی بۆ دروستکە وڵا زۆر سپاس من بەس لا حەزەیە ینی کاک سۆران من بە تەسەوری من ئەو ئامانجە استراتیجیەی کورد معادلەی عێراقی دروستی ناکە و تەسەورەکەم هەمومان نەفسی تەڕوانیمان هەبێ معادلەی دەولی دروستیەکە ینی ئەو بابەتە ئەو بۆ نەوایەک لای بێتەوە هەرێمی کوردستان جگە لەوەی کە مجتەمەعی دەولی بە شێوەیەکی گشتی دامی گەلی کوردەکان و دامی مافەکانیەکان و لەگەڵ ئەوەش نەک تەنها کورد لە عێراقا مافی پێکاتەکان پارێزراو بێ اتحادی ئەوروپی و حتا ئەمریکاش زۆر بایەخ بەم بابەتە ئەدەن هەرێمی کوردستان من بە پێچوانی ڕێیەکی جەنابەت من پێم وایە هەرێمی کوردستان قوارێکی سیاسی زۆر مؤثرە بەڵام عاملی ناوخۆی زەعیفێکە و هەرێمی کوردستان ئەو ڕاستکەمە من وتم هەتا ئەو وەختی ئەنی ببوورە ڕەنگە لە قسەکان بیرم سوێن هەتا وەختی هەرێم نەبوو ئێستا هەرێم قوارێ ئەتوانێت بەڵێ عاملێکی زۆر مؤثرە بەس ئێمە معادلاتی ناوخۆی زەعیفمانەکە یعنی مهمتر ئێستا لە عێراقا 150 میلیارد بەرمیل نەوت هەیە ئەوەی کە کەشف کراوە یەک لەسەر سێ نەوتی عێراق لە ناوچەکانی کوردستانە بە کەرکووک و بە ناوچەکانی دەرەوەی هەرێم و بە کوردستانیشەوە لەبەرەوەی تەقدیرات وایە 45 بۆ 50 میلیارد بەرمیل نەوت لەم ناوچانە هەیە واتە ئێمە هێزێکی ئابووری زۆر گرنگین و حقیقەتێکی تریش هەیە هەرێمی کوردستان لە ناو عێراقا هەرێم نییە هەرێمێکی فیدرالی نییە دەوڵەتێک لە ناو دەوڵەتی عێراقی کاکە ئێمە پێشمەرگەمان هەیە کە جێشە هێزی ئاسایشمان هەیە ئابووریمان هەیە ئاڵامان هەیە پەرلەمانمان هەیە حکوومەتمان هەیە سنووری دوسێ وڵاتمان بەدەستەوەیە ئێمە بەس ئاڵامان لە ئوموم متحیدە نیە بەڵام پێویستە ئەحزابی سیاسی و قیاداتی سیاسی لە هەرێمی کوردستان تەجاوزی مشکلە ناوخۆیەکان بکەن و ئەو ئامانجە استراتیجیانەی کە هەموو ئەحزابی کوردی هەیەی ئیش لەسەرەوە بکەن لەبەرەوەی ئێمە ئەگەر بڕاتان هەبێ ئەم مشکلە ناوخۆیانە معالەجە بکەین یعنی وای لێ بێ مثلەن کە مشکلەیەکی اقتصادی هەیە ئێستا ئەمڕۆ لە کوردستانە هەیە ئەم حزبە نێت تەنها بڵێ خەتای فڵان حزبە بێن هەموو بڵێن کاکە هەموو تحملی مەسئولیاتەکەین و هەمووشمانشانە دێنە بەری بۆ معالەجەکردنی لەبەری بەرپرسیارەتی ئەحزابە و بەرپرسیارەتی حکوومەتەکانە بەرپرسیارەتی پەرلەمانە مؤسساتی ڕسمیە کە ژیان و گوزەرانی خەڵکەکەی دابین بکە و لە چوارچێوەی دەوڵەتی عێراقی ئەمڕۆ ئێمە هەرێمێکین لە ڕووی قانونی و دەستوریە لە چوارچێوەی دەوڵەتی عێراقیە ئەمانە هەمووی معالەجە بکەین و من بۆیە ئاماژەم لە قسەی پێشمە ئاماژەم بۆ کرد کە ڕۆیامان هەبێ بۆ 5 ساڵی داهاتوو بۆ 10 ساڵی داهاتوو چونکە لە معادلاتی سیاسی و معادلاتی اقلیمی و دەولیە سەوابت نییە شتەکان هەمیشە لە گۆڕانکاریایە حتا یعنی خوێندنەوەی ئەوە هەیە کە ممکنە ئەم ناوچەیە چەند ساڵی ترە نازانم گۆڕانکاری گەورە بخۆیەوە ئەبینێ ئایا کورد ئامادەسازی ئەکات بوو ئەوەی سوود لەو گۆڕانکاریانە ببینێ و مؤهلە بۆی ئەو گۆڕانکاریان ببینێ عادەتەن کورد ئەگەر مؤهل نەبوو بێ عاملی ناوخۆی وای لێ کردو مؤهل نەبێ زۆر مهمە دکتۆر ئاماژەی بەوە کرد ئێمە پارتی وەکێتی
جەنابی سەرۆک بارزانانی و جەنابی مامجەلال بەڕەحمەت بێ مهمترین هەنگاویان لە مێژووی گەلی کوردە هایشتووە کە لە 2023 یا دوای 2023 اتفاقی استراتیجیان کردو لە بینی پارتیویچێتیە ئەوە بوو بە عاملی ئەوەی کە هەرێمی کوردستان استقراری سیاسی بەخۆوە ببینێ استقراری ئەمنی ببینێ بژانەوەیەکی ئابووری زۆر باش بەخۆوە ببینێ بە هەموو ملاحەزەتەکانیشەوە بەڵام ئەبینی جیاوازیکی زۆرمان هەیە لەگەڵ بەغدای عاسیمەی دەولەی فیدرالیش نەک لەگەڵ ناوچەکانی تری عێراقا کە بەغدا عاسیمەی دەولەی فیدرالیە بواە ئێستایەکێک بواە لە خۆشترین عاسیمەکانی ئەم مەنتقەیە ئەمە ئێستا لەم قۆناغەیە پێویستە ئەحزابی سیاسی کوردی بیر لەوە بکەنەوە ئەم یعنی وەکو وایە ژانێکی دروست کردو ئەم منطقەیە ممکنە شتێکی لێ دروست ببێ بۆ مجتمعی دەولی کە ئەمریکا ترامپ نەک ئەمریکا ترامپ قەراریدا سەحبی قواتی ئەمریکی لە ڕۆژاوا بکرێ بۆ مجتمعی دەولی و لۆبی لە ئەمریکا لۆبی کوردی توانی وا بکەن هێزەکانی ئەمریکا لە ڕۆژاوا بمێنەوە چونکە ئەم منطقە بێ گۆڕانکاریەک بخۆی کاک مەسعود کاتمان نەما بوو برا دکتۆر یەک خولەک تەواو کات ماوە لەگە قسەکانت کەواتە مافی من تا خوارد دێکزاری هاتمە ناو قسەکانتان ببورن بەڵام ویسمان گفتوگۆیەکی ئەوەترمانە بێ یەکشن لەسەر عێراق بەرە عێراق ڕێنتێرەستەیتە ڕێنتێرەستەیت گروپێک لە هەوێ عێراق کە دەوڵەتێکی دەستکردە بەم مێژوە خوێناوێەوە هەر گروپێک سەرچاوەکانی کۆنتۆڵکە بە زەبر و زەنگەوانی تر دەکات چکەم دەوڵەتە لە هەناوی خۆیدا لە ڕووی ئەوەی ناسنامەتەوەرەوە من ئەرستان دەکەم ڕێنتێرەستێتە وڵاتی ڕێنتێرەستێژی لەگەڵ دموکراسی زۆری فەرقە ئەمە یەک دوو لێرە ئێمە سەرچاوەکانی ئاسایشی ئەم هەرێمە چییە دەوڵەتمان نییە ئەو گەورەترین ئەوەمان بەڵام لە جیاتی قەوارەیەکمان هەیە کە نیمچە دەوڵەتە توێژەر ئەزنەبەکانیش دەڵێن نیمچە دەوڵەتە پێزگە خۆمان لە پاڵەوەی ڕەجیمی سیاسیمان هەیە حکوومەتمان هەیە کۆمەلگامان هەیە تاکمان هەیە ئێمە لەو چەند ئاستەی کە باسم کرد دەبێ هەوڵی یەکگرتووی بدەین بەم نەفەسەی کە ماوەیە کە هەستی پێ دەکەم زۆر مەترسی دەبینم لە کاتێکدا عێراق لەو پەڕی لاوازیدایە تورکیا لەو پەڕی لاوازیدا ئێران لەو پەڕی و ترافیکی دیپلۆماسی بۆ ئێرە دەستی پێ کردوێتەوە کەواتە دەرفەتێکی باشە بۆ ئاستانەوە دەرفەتێکی باشە بۆ دووبارە بە خۆداچوونەوە بە مەرجێک دەرزۆر بگرین لە ڕابردوو بە مەرجێک ئیرادەیەکمان هەبێ بە مەرجێک خوێندنەوەیەکی واقعیمان هەبێ بۆ گۆڕانکاریە جیۆپۆلیتیکەکانی ناوچەکە و هەروەها پێداویستیەکانی وڵاتانی زلهێز نە بە عەتف و ئەوە کە دەڵێ نە بە ڕەشبینی و نە بە گەشبینی بە واقعبینی بێنین کوردستان لە بەرەیەکی دروستە بووە ئەنی بەڕێ دژە تیرۆر و زۆر وەبەرهێنان لەسەر ئەمە بکەین ئەوە قسەکەیە ببورن کات نەما زۆر سپاس بە هەموو لایەکتان گفتوگۆ گرنگ بوو دکتۆر دڵنیا بە کاتە نەخڕەوە دوایی کە لە لینکەکە بیبینە بزانە چێکی دەکەم لە ماڵەوە سەیریکە بەڕێزان لە هەموو کۆتایی هەموو حەڵقەیەکە هیوا خوازین هەر گۆڕانکاریەک ڕوو لەم ناوچەیەکە کوردستان بە یەک دەنگ و یەک هێز و یەک ڕیز ڕوبەڕووی بێتەوە بۆ ئەوەی بە بەهێزی بمێنینەوە و بەهێزتر بین بەردەوام تا ئەڵلقەیەکی تر خواتان لەگەڵ و بەخواتان ئەسپێرم کاتێکی خۆش بەوەی بەڕێز.